ڕۆژ باش من ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردون و هەروەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتەکانی جوانکاری بە تایبەتی جوانکاری شەویلگە و ڕوخسار. ئێستا ئەوەی کە هەیە لە خۆمان زیاتر باوەم هەنگاو بە هەنگاو هەندێک کەس هەیە کە جوانکاری لە شێوەی وەڕوخساری دەرەوەیان بابەتی دیکەش بە تایبەتی بۆ خارمان لە بابەتی فلێکس و بۆتۆکس و هەندێک لەم بابەتانە زیادی کردو بۆ مەبەستا میوانداری پسپۆرێکمان کردووە کە پسپۆری شەویلگەشی هەیە نەشتەرگەری شەویلگەوە جوانکاری ڕوخساری شەویلگە چۆن دەکرێت گفتوگۆی دەکەین لەسەر ئەو بابەتانە. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر گەشتیاری زستانە. ئێستا کاتی بەفربارینە بەفرێکی زۆر لە چەند ناوچەیەکی جیاواز لە باشووری کوردستان باریوە. ئەوەی کە تێبینی دەکرێت نەمانتوانیوە بە پێی هیچ گەشتیاری زستانە وەک گەشتیاری بەهارە و هاوینە خۆی هەر گەشتیاری کەرتی گەشتیاری لە باشووری کوردستان شانەیەکی پرسیاری لەسرە بۆ تاکو ئێستا لەگەڵەوەی کە ئەم سروشتە جوانەمان هەیە نەتوانراوە بێت هیچێک لەسەر چاوەکانی داهات. کەمترین داهاتیش کە هەبێت لە کەرتی گەشتیاریدا کەمترین داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە زۆرتر هەندێک کەسان هەیە کە سوودی لێوەردەگرن بۆ نەتوانراوە کە کەرتی گەشتیاری سوودی لێ بکرێت وەکو داهاتێک بۆ وڵات لە هەمان کاتیشدا بە تایبەتی گەشتیاری زستانە کە چەند شوێنێکمان هەیە کە دەتوانرێت سوودێکی گەورەی لێ بینێت تەنها ئێمە وەرزی بەهار و هاوین سوود لەو ناوچانەوە نەگرین بەڵکو بۆ کاتەکانی دیکەش بە تایبەتی لە زستاندا دەتوانی سوودی لێوەرگرین. ئێستا چای کۆڕک گەشتیارێکی زۆری لێ لە بە تایبەتی لە باشوور و ناوەڕاستی عێراق بەڵام لەم ناوچەی سلێمانی لە سووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەش چەند ناوچەیەکی دیکەی گەشتیاری جوانمان هەیە کە لە زستاندا هیچیان کەمتر نییە لە کاتی بەهار و هاوین بۆ سوود لەوانش وەرناگیرێت. ئەمە تەوەری دومی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری سێمی بەرنامەکە ئێستا کاتی پێدانەوەی نمرەکانە لە خوێندنگا و قوتابخانەکان. هەندێک لە دایک و باوکەکان سەرزەنشتی خوێندکارەکانیان دەکەن لەسەرەوەی کە نمرەی کەمیان هێناوە بەڵام توێژەرێکی کۆمەڵایەتی بابەتێکی بڵاو کردەوە کە بابەتێکی زۆر سنجڕاکێش بوو. ئەمڕۆ میوانداریمان کردووە قسە لەسەرەوە دەکات کە نابێت ئەو خوێندکارانە بشکێنرێتەوە نابێت سەرزەنش بکرێن لەسەر ئەوەی کە نمرەی کەمیان هێناوە. هەروەها گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە ئەرکی دایک و باوک بەرامبەر بۆ خوێندکارانە چۆن وایان لێ بکەن کە ئەگەر شکستیشیان هێنا ئەگەر نمرەکەشیان بە دڵی خوێندکارەکە و دایک و باوکان نەبێت چۆن هاوکاری بکەن کە متمانە بەخۆبوونی لا نەمێنێت لە دوای شکست چۆن بتوانن کە بڕوا بەخۆبوونیان بۆ بگەڕێتەوە دوای ئەوە بێتە هۆکارێک بۆ سەرکەوتنیان واروەها لەوەی کە چۆن کاتەکانی خوێندکارەکە دابش بکەن هەر لە سعیکردن بێت لە کاتی خەوتنی بێت لە کاتی ڕۆشتنی بێ بۆ دەوام بێگومان لە خوێندکارانی قۆناغی سەرەتا ئەمە بابەتێکی زۆر گرنگکە دەبێت دایک و باوک زۆر هاوکاری خوێندکارەکە بن کە بتوانێت پلانەکانی ژیانی بەو شێوازە دابڕژێت. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گوتمان باس لە جوانکاری دەکەین بە تایبەتی جوانکاری شەویلگە و ڕوخسار. میوانەکەمان لێرە لە ستودیۆ ئامادەیە دکتۆر جەواد زا ڕۆژ باش دکتۆر بەیاد ڕۆژ باش سپاس دەکەم. دکتۆر بەیاد چەند اختصاسێکی هەیە لە چەند بوارێکی جیاوازایە کە بەڵام گرنگترینیان نەشتەرگەری شەویلگە و جوانکاری ڕوخسارە بە شوەیەکی گشتی. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێت. بابەتی شەویلگە بابەتێکە لەوانەیە جوانکاری زۆر باسمان کرد بێت بەڵام بابەتی شەویلگە زۆر باسمان نەکردووە. چ کاتێک شەویلگە پێویستی بەوە هەیە کە نەشتەرگەری بۆ بکرێت؟ بواری جوانکاری شەویلگە یاخۆ بڵێن ڕێکاری ڕوخسار ئەو جۆرە جوانکاریان ناگرێتەوە کە لە ئێسکاکرێت لە دەموچاوە. یعنی بەس شەویلگە ناگرێتەوە زۆر شتی ترەگرێتەوە بۆ نمونە ئەوانی کە ناوچەوانیان قۆقز بێت بڵێن ڕێکاری بۆکرێ ئەوانی کە ئێسکی ڕوومەتیان دروست نەبووە یاخود فلاتە ئەتوانی بەرزکرێتەوە یان بەعکس ئەوانی کە زۆر بەرز ئەتوان کورکردنەوەی بۆ بکرێ. ئەنجام جوانکە ئەو جوانکارانەشی کە لە شەویلگاکرێ بۆ نمونە ئەوانی کە ئێسکی شەویلگی سەرەوەیان دروست نەبووە یاخود لە دواوە ئەتوانی بینە پێشەوە یاخود بە پێچەوانە ببینە دواوە بە هەمان شێوە بۆ شەویلگی خوارە و ئەنجا ئەو جوانکاریانی کە بۆ شەویلگەی خواروی لە پێشوەیە بەڵێ ئەوە ینی پێویستە هەر نەشتەرگەری بکات یان نایانی باڕسی خۆیەتی ئەگەر شێوازەکەی بەدڵ بێ گرفتینە ناتوانێت خۆی بەنسبەت مەسائیلی ڕێکاری ئێسکی شەویلگە
بە دوو شێوازەکرێ هەیە نەخۆشەکە هیچ کێشێکی تری نیە جگە لە ڕووکەشی خۆی ینی بڵێن کە بەس بۆ جوانکاری ئیکا هەشە نەخێر قسەکردنی خۆش نییە هەستەکە بە ناخواردنی وەکو کەسێکی طبیعی نیە چونکە دانەکانیشی لەگەڵیا هاتۆتە پێشەوە تۆزێ قورسیان بە هەمان شێوە زۆر لە دووەوە ئەمە ینی بەبستمەوە پێویستیە تەندروستیەکەیەتی یا پێویستە ڕوخساریەکەی بەڵێ خۆی مەسائلی بڵێن حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە کە بڵێن دوو تێرم هەیەانی بڵێن دوو بابەت هەیە لە بواری پزیشکە کە ئەگەر تەرجمەیان کردی بۆ کوردی هەمان واتا بەخشن بەسکە لە ڕاستیا زۆر جیاوازە بۆ نمونە پێ ئەوترێ شتێکمان پێوترێ کۆزمەتیک سێرجری و هەشمانە پێوترێ پلاستیک سێرجری ئەمە ئەگەر تەرجمەیان کردی بۆ زمانی کوردی خۆمان بەواتای جوانکاریە بەڵام خۆی لە ڕاستیدا کۆزمەتیک سێرجری ئەو نەشتەرگریان ناگرێتەوە کە کەسەکە ئەتوانێ نیکە بەڵام تەنها بۆ جوانکردنی ڕوخساری خۆیەتی ینی بۆ جوانکردنی بەشێک لە بەشەکانی تری لاشەی خۆیەتی ینی ضرور نییە بیکە بەس مەسائلی پلاستیک سێرجری بەواتای ڕێکاری و دروستکردنەوەی ینی تەنها بۆ جوانکاریەکەشی لەگەڵایە بەس بەڵام ینی تەنها بۆ جوانکاری نییە کەسەکە ڕوخساری خوارەیان دروست نەبووە گوێچکەیەکی بۆ نمونە پچکۆلەترە لەوەی تریان زیاتر دەپەڕێەوە ئەگەر بۆی بکی ئەچێتە قاڵبی جوانکاریەوە بەڵام لە کاتێکشە ضروری شەبیکە پێویستێکی تەندروستی پێویستێکی تەندروستی بیکە بۆ نمونە مناڵێکە تازاچێتە قوتابخانە گوێی تۆزێ دەرپەڕیەوە بە ڕەفەکانی گاڵتەی پێەکەن لەو بابەتانە زۆرن چکە ئێمە لەو جۆرە نەخۆشیان بۆ لامان ڕاستە بوارەکە بواری جوانکاری بەڵام ضرورەتیشە چکە بە کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر باری دەرونی نەخۆشەکەش ئەم شەویلگەی کاتێک کە نەشتەرگەری بۆ کرێتەکەم لە پێشەوە بێت ئەنی ئەوە چی ئەکەن بۆ ئەوەی کە بیبەنەوە شوێنی خۆی هەموو جوانکاریەکی ئێسکی دەم و چاو بە گشتی هەمووی لە ناو دەمەوەکرێ بۆی هیچ ینی هیچ ئاسەوارێکی شوێنەوارێکی ناشرین بە دەموچانی نەخۆشەکەەوە دروست نەبێت لە ناو دەمەوەکرێ و زۆر بەشیان ئەوانی کە ئێسکن بە بەنجی ئامەکریانی بڵێن بە شوێنکاری گشتیەکرێ و لە ناو دەمەوە بڵێن ئەو ئێسکە بڵێن ڕوتەکرێتەوە دەرەخرێت و بە بڵێن مشاری تایبەتی خۆی هەیە بڵێن بە شێوەکی زانستی و پزیشکی ئەبڕدرێت ئەنجا ئەو پارچەی کە زیادەیە لێ یەکرێتەوە و ئەبرێتە دوای تەسبیتەکرێ بە هینمان هەیە بڕغوو پلێتی پزیشکی توبیمانەیە کە زۆر وەزنیان زۆر خەفیفە و لەگەڵ جسمی ئینسانە ڕێەکەوێ و پێویست بە لابردنی ژناکە زۆری پێچەیە کەمە بێت چاکبوونەوەکەی بەبەستن چاکبوونەوەکەی عادەتەن ئەو نەشتەرگەرانە بەگشتی لە دەموچاوە 4 ڕۆژ بۆ 2 هەفتەیانەوێت بەڵێ بۆ چاکبوونەوە قەزمان ئەوەیە کە ینی خۆتۆ هیچ ئاسەوارێک بە دەموچاوەوە دیار نییە جگە لە ئاڵسایی و شین بوونەوە و هەنێک سربوونێکی کاتی ئەگەر هەبێ ئەویش تقریبان 4 ڕۆژ بۆ 2 هەفتەیانەوە هەنێ جار درێژا کێشێ بۆ مانگێک ئەمە بەنسبەت ئێسکی دەموچاوە بەڵام جوانکارەکانی تری وەکو لوت و گوێچکە و پێڵ و چاوانە ئەوە تۆزە زیاتریانە مەبەستەکەم ینی ئەوە بوو هەندێک کەس هەیە کە ئێستا لەوانەیە ئەو گرفتانەی هەبێ بەڵام ترسی هەبێت بێت لەوەی نەیکات یان بڵێ سڵکردنەوەیەکی هەبێت لە بابەتەکە بڵێ ئەگەر من بیکەم لەوانەیە هەندێک مزعفاتم بۆ توش بێت دواتر ینی لە ئاخیرە وەڵامی و پرسیانە بیتەوە لەسەر هەموو جوانکارەکان قسە بکەم مزعفات ینی سایدی فێکتیان حتمما هەیە ئەم بابەتانە قسێک لەسەر و بابەتانەکەی بەڵام لەسەر شەویلگەکە ینی ئەو کەسە پێویستە بیکات هیچ ترسێکی نەبێت لەوەی کە شەویلگەی شێوازێک بێمانە یان نا ئەگەر گرفتی بۆ دروست نەبووە پێویست ناکا بیکە بڵێ خۆم هەر دکتۆرە و بڵێن جۆرێکی لە ئەپڕۆچی ینی بڵێن جۆرێک هینی خۆی هەیە بڵێن ڤیوی خۆی هەیە بۆ نەخۆش من خۆم بەش بە حاڵی خۆم یعنی تەشجیع هیچ جوانکارێک ناکەم بۆ نەخۆش سەراحەتەن یەکەم جار تێگەێنم سۆریەکەی خۆشتە و بەڵێ کارەکەشتەوە بەڵێ من بە شێوازێکی پزیشکی و قانونی تێگەێنم و بواری دەرونی نەخۆشەکەش هەڵەسەنگێنم چکە ینی ئەوە شتێکی زۆر ینی ضرورە بێ بۆ نەخۆشی باسکەی بە تایبەتی ئەو جوانکارانی کە لە شەویلگە و ڕوخسار ئەکرێ دەموچاوی نەخۆشەکە زۆرە گۆڕێ خاستن ئەوانی کە لە ئێسکاکرێ حتا لە ئەوروپا و ئەمریکا دوای ئەو جۆرە جوانکاریانە پێناسی نەخۆشەکە و جیازی نەخۆشەکە دیسان دووباراکەن و ڕسمی تازای پێگەرنەوە چکە لەوانەیە لە کەسێک و بێ بە کەسێکی تر لەبەرەوە بێ ئەم هەموو شتانە ینی بڵین لە ABCDەکەەوە ینی بڵین لە نقطەی ئەو بیدایەوە تا ئاخیر بە هەموو مزعفات و هەموو شتێکەوە بێ باسکەی و لەگەڵ نەخۆشەکە پێشتر ڕێکەوی لەگەڵە یەکێک لە پسپۆرەکانی دیکەت پێڵووی چاوە
ئەوە نیشتەرگەری جوانکاریان ئەگەر کەسێک لە زگماکیەوە خۆی گرفتێکی هەبێ پێویستەکە و نیشتەرگەریە بکات خۆی مەسەلەی پێڵووی چاو جگە لەلایەنە جوانکاریەکەی جوانکاریەکەی چی لەکەن ئەگەر جوانکاریەکێک جوانکاری بکات طبعاً هەیە بڵێن زۆر داکەوتەوە پێستەکەی شل بۆتەوە یعنی ئەڵێ چاوم زۆر قورسە بە تایبەتی لە کاتی زۆر تەمەنایە لە هەموو تەمەنەکان خۆی کە بڵێن تۆژینەوەکانە خوێنی ئەساڵێ ئەڵێ نۆ ئێج لیمت یعنی هیچ بڵێن سنوورێکی تەمەنی نییە بەڵام باشترە لە دوای باڵغ بوونەوە بیکەی چکە ئینسانەکە گەشەی نەوەستا بێتەوە چی بووەکەی مەگەر لە حاڵەتێکا گەر زۆر زاڕور بێ تاسی لەسەر سایکۆلۆژیای نەخۆشەکە کرد بێ یاخود بڵێن نەخۆشیێکی تری هەبێ وای لە کرد بێ وای لە ئەم پیاڵوی چاوی زۆر داکەوت بێ یاخود زۆر شۆڕبیان ناشرین بێ ئەگینە عادەتەن لە دوای 20 ساڵیەوە بکرێ باشترە بە من بەنسبەت جوانکاریەکەشەوە ڕاستە جوانکاری ئەکرێ لەگەڵەیە بەڵام نەخۆشەکە دوایتر زۆر یعنی هەست بە مرتاحیەکە هەستەکە چاوی گەشترە هەستەکە چاوی سوکترە هەستەکە زۆر هیلاک ناوێت چکە زۆربەی کەسەکانی ئێمە ئێستا لەوانەیە هەستی پێنەکەی لە کاتی قسەکردنا مەجبورن برویان بەرزکەنەوە بۆی چایان بە باشتر بکرێتەوە لەبەرەوە ئەو مەشاکیلانیان نامێنێت قورسە بێ بەڵێ چای قورسە بێ خۆی لە ڕاستەکە حەزەکەم ئەوەش لێرەوە ڕوونکەمەوە یعنی نەخۆشەکانیان ئەڵێن چوریمان بۆ دەربێنەوە و چوری زیادە و خۆی لە ڕاستیە چوریە زیادە نییە ینی ئەو چوریە لە دەوری چای هەمومانە هەیە بەڵام بە پەردەیەکی تەنەکدا پۆشراوە ئەو پەردەیە لەگەڵ تەمەنا لەگەڵ زەختی زۆرە لەگەڵ هیلاک بوونا مەسەن لەگەڵ خیانەوەی زۆرن لەگەڵ خەفەتە گریانە ئەوان ئەو پەردەیە لەوانەیە تەنک بێتەوە خودت ببچڕێ ئەو چوری کە هەتا ڕاستە لەگەڵ تەمەنا تۆزێک زیاکە بڵین دەرەپۆقەیە کە دەرەپۆقەیە پێستەکەشی شۆڕەکاتۆش لەبێتەوە تۆ ئەو زیادەیە بڕی هەمووی دەرنایانی چکە گەر دەریبێنی مزعافاتی لاوەکی خۆی هەیە یەکێک لە سپۆرەکانیتان ئەوش ڕاکێشانی پێستی دەموچاوە بۆ کەسانی زیاتر بە تەمەنە چلۆچی لە ناو پێستی دەموچاویانە هەبێ ئەمە هەندێک جامم بیستومە کە گرفتێکی گەورە لە پێستا دروستەکە لە دەموچاو وایە ئەم بابەتە گرفت دروست ناکە بە هیچ شێوەیە گەر کەسێکی شارەزای پێستەکە تەنکە بێتەوەڵێن هەستەکەی دەموچاوت مرتاح نابێ وەکو جاران خۆی هەموو بڵێن نەشتەرگەریەک هێڵکاری خۆی هەیە ینی پێشوەخت ئەنج هەموو کەسێکیش لە کەسێکی تر ناچێت و هەموو خواستی نەخۆشێکیش لە خواستی نەخۆشەکەی تر ناچێت هەیە ئەمە یعنی تەوان بەپێی جۆری پێستی دەموچاویش ئەگۆڕێ ئەو جۆرە نەشتەرگەریانە و بەپێی تەمەنی نەخۆشەکەش ئەگۆڕێ ینی هەنێ نەخۆشی خۆتۆ ناتوانانی لە 6 ساڵە بیکی بە 20 ساڵ لەبەرەوە ناتوانانی زۆریش ڕایکێشی یعنی ئەمە حەد و حدودی خۆی هەیە ڕاکێشانەکە عادەتەن پێشوەخت بۆ نەخۆشەکە ڕوون ئەەکەینەوە بە مەسلەی تەنکبوونەوە طبعاً وەکو تەنکینە بەس بڵام کە بڵین ئەو پێویستی کە ڕایکێشی چرچ و لۆچەکانی کەمەکاتەوە زیاتر وەک نەوەک تەنکی کاتەوە ئینسان ئەستورێکی گرفتی نابێت بۆ کەسانی لە گرفتی ئەگەر کەسێکی شارەزا بیکە هیچ گرفتێکی دائیمی نابێت بەڵام گرفتە لایەوەکیەکەوەکو شین بوونەوە ئاوسایی و سڕبوونی کاتی و ئەوانە هەیە ینی لە زۆربەی نەخۆشەکانە بەدیەکرێت ئەویش کاتین ینی زۆر ناخایەنە اختصاسێکی کەشت تۆ سنتەرێکی شتوا بزانم هەیە هەر دێنین کۆمەڵێک بابەتە پێکەوە لەسەر جوانکاری ئەیکەی فیلەر و بۆتۆکس و پلازما ئەم بابەتانەکە بەکاریان هێنی ئەنی هەندێک کەس ئەبینین ئێستا کە ئەو نەشتەرگەریانەی کردووە ناجح نەبووە نەکەندێک کەس ینی بڵێ بڵم زۆر کەس نەکەندێک کەس ئەو ڕوخسارە تەبیعی جارانیان نەماوە لەوانەیەک بۆ مودەیەک وابوو بێ دەموچایان گۆڕابێ هەندێک جوانکاری تیابوو بێ بەڵام دواتر دەبینی زۆر ڕوخساریان تێکەچێت ئەمە تەبعی نەشتەرگەریەکە هەروایە ینی دواتر ئێوە پێیان هەڵێنەوە کە ئەمە ئەم سایدیفێکتە ئەوە باوشەوە دروستە بێت یان نا ئەو کەسە کەسێکی نشارەزا کردوتی یان بەپێی خواستی کەسەکە خۆی بوتوتی وان بۆ بکە تۆ نە ئەمە ناگونجێ لەگەڵ تۆ ئەرین کاری کردو تۆ مەجبور بی بۆت کردو دوای بەو شێوەی لێ دەرچووە بەڵێ زۆر ڕاستە مەسائلی فیلەر یعنی بڵێن نەک بۆتۆکس عادەتەن بۆ کەمکردنەوەی چرچلۆچی دەموچاو چکە کار لەسەر ماسوولکاکە مەسائلی فیلەر ئەوەیە فیلەر هەر لە نای خۆ هاتوانی پڕکەرەوە ئەو پڕکەرەوانە یعنی بڵێن شێوازی خۆی هەیە ینی بۆ بەکارهێنان هەنێ نەخۆش هەیە بۆ گەورەکردنی شوێنێکی بەکارێ هەیە نەشتەرگەریەکی تری کە دۆکو جەناب ئاماژەوە پێکرد سەرکەوتونە بۆ مەسەلەن لایەکی تۆزێک ناڕێکە توانێت بەم ڕێگە ئاسانیان یعنی کە فیلەرە بڵێن حەلیکا پڕیکاتەوە ڕێکاری بۆ بکە ئەوە زۆر ئاسایە ئەوانەشی تەمان خواستی نەخۆشەکان هەیە وەکو لە پێشتر و شەوتمان
جیاوازە هەیە حەزەکە زۆر گەورە بێ بۆ نمونە حەزەکە لە ڕوومەتی زۆر بەرز بێ حەزەکە لێوی زۆر گەورەتر بێ لە ئاستی خۆی ئێمە عادەتەن پێڵین ینی پێشۆخت ئەڵین ئێمە ئەو پسپۆڕێمان ئێمە زانین لە داهاتووە چی ڕۆیە ئێمە بڵین ئاڕازەکانی بۆ باسەکەین ئەڵین لەوانەیە بۆ شێوە بەڵام خۆشبەختانە مادەی تریش هەیە بۆتوانە ئۆکێ گەر بەتەمە ینی بڵین بەدڵینە بۆ توانین بیتوێنینەوە ینی ئەو سایدی فێکتانە کە دروستە بێت دواتر دەتوانێت ئەو چارەسەری بکەن سایدی فێکتەکان زۆربەی کاتین زۆربەی لە ١٩٨ کاتین بەڵام دایان تێکەچێت ئەو چۆن کاتیە بێت ڕوخسار تێکچوونەکە مەسەلەن ئەگەر تۆ ئەتوانی بۆی بتوێنیتەوە گەر بە فیلەر بیکەی بەڵام مۆسائیلی بڵین جوانکاری ئەبێ بن بە مشتریەکی دامی لە ئێوە ئەگەری کەم هەنگاویان دەست پێ کرد بەدڵنیاییەوە ینی پزیشک شتێک نییە ینی تۆ بتوانی هەموو دەقەی بگۆڕی ئەمجا زۆر گرنگیشەکە تۆ متمانە لە نەخۆشەکە ینی متمانەی پێ بێ وەکو هەر ئیشێک لە ئیشەکانی ینی بۆنون ئەگەر کەسێک دەستکاری دەموچاوی و ڕوخساری خۆی کرد لە بابەتی دانانی فیلەر و بۆتۆکس و نەزان پلازما ئەمانە تاوەکو ئاخیر هەتاوکو نەشتەرگەری جوانکاریەکەش پێویستە بە بەردەوامی سەردانی ئێوە بکاتەوە بۆ ئەوەی ئیدامە بۆ شتەبان ینی چووکەوە چووکە هەنێکیان هەیە تەمەنی هەیە ینی تا ئاخیر نامێنێتەوە زۆر ڕاستە هەنێک لە ئیشەکان پێویستەکە سەردان کاتەوە هەنێکی تریان نەخێر ئەتوانێت کاتێکی کێبێتەوە هەنێ ئیشی تر هەیە ئەتوانێت یەک جەلسەی بۆ بکات و تر هەر نەشێتەوە ینی ئەگۆڕێ بە پێ ئیشەکە ئەوانە چین کا بێ پێویستی بە ئیدامە هەیە پێویستە بەردەوامی سەردانتان بکەن مەسائلی مەسەلەن ڕێکاری مەسائلی جوانکاری لوت مەسەلەن عادەتەن وەکووتمان هەر پزیشکە و هینی خۆی هەیە بڵێن ئەپڕۆچی خۆی هەیە بۆ نەخۆشەکە حەزەکە دایمەن سەردانی کاتەوە من خۆم شخصی خۆم حەزەکەم تا 6 مانگ بەلایانی کەمەوە بێنەوە هاتا دوای 6 مانگەش کە ئیزنیت ئەتوانی ساڵێکی کە 2 ساڵێکە هەر بێتەوە وەکو دڵنیابوون لە جۆری کارەکە هەشە بڵێن کە پیانەڵی بێتەوە بۆ تۆژینەوەیە بۆکردنی تۆژینەوەی دکتۆرەکە خۆیەتی و پێشتر لەگەڵی ڕێکەوتی جوانکاری ئێسکی ژوایە ینی چووکە ینی پەیوەندی بە بڵێن هەنێ نەشتەرگەری ئێسکیش ئەوەیە کە ینی لەگەڵ گەشەی نەخۆشەکەی ئاڕوا مەسەلەن هەنێک نەخۆشمان هەیە لە مناڵیەوە هەناسی تونگە لە بەرەوەی شەویلگی زۆر بچکوە لێ بۆری هەناسی تەسە کردوێتەوە ئەوەشیان هەر پێویستی بە ئیدامە و لەوانەیە چەند جارێک دووبارەکردنەوەی نەشتەرگەریشە بێ لەبەرەوە ینی ئەگۆڕێ بە پێوی بەڵام مەسائلی بۆ تۆکسوفیلەر ئەتوانێت ئەم فترەیە بیکا فترێکی تروازی لێ بێنە کاتێکی داهاتوو بێتەوە ئەوانە ئاساییانی نەشتەرگەری ڕێکاری ئێسک و دەموچاو جوانکردنیان ئەوە چۆنەوە چی ئەەکەن لەو نەشتەرگەریە ئەویش دوو نوع هەیە یەکێکیان ئەوەیە کە ئێسکەکە خۆی دەستکارێکی هێنیتە پێشەوە دواوە یاخۆ دڕێکەکەیتەوە نوعی کەشانە بۆ ئیزافاکەی ئەوەی ئیزافەکردنەکە کۆنە ینی بڵێن بەس تازە چەند ساڵێکە هاتوۆتە بڵێن ئێرەوە ئەتوانی ئێسکی بە پێی بڵێن پێشوەخت ئەشیعی تەنووری بۆ نەخۆشەکە گرین و وەکو چۆن کیفێکی دان دروستەکەی بە میلیمەترات فەرقی نییە پێشتر لەگەر نەخۆشەکە پێڵی ئەوەنە میلیمەتر بۆ تۆ گونجاوە هەیە ئەڵێ نەخێر زۆرترمەیە بۆ نمونە بەرزکردنەوەی ڕوومەتی ئێسکێکی تایبەت لەسەر زەوئی ئەو ئەشیعە تەنووریە دروستەکرێ جیهازێکە پێوترێ کاتکام و مادەکەش ینی بڵین لەگەڵ جسمی ئینسانە هیچ مزعافاتێک دروست ناکە ئەتوانی بۆی دروستکی بە پێی شێوازی دەموچاوی هەیە بۆ نمونە نەک هەر ئێسک گوێچکەی نەماوە حەز ناکا بۆ نمونە بە ئێسکی پەراس و کڕکراگی پەراس و بۆ دروستکرێتەوە ئێسکی بڵین بەو بەرنامەیە توانی لەسەر گوێکەی تری عینەن گوێی بۆ دروستکەیتەوە لێرە بۆی دابنێ یعنی ئەو شتانە ئێستا الحەمدولله یعنی دەستی کردووە بە تەتەوەر ئەو جۆران پێ بڵێ بەڵێ زۆر زۆر هەیە بۆ نمونە چەناگی حەز ناکە یاخود زۆر زعیفە ئێری بهێنانە پێشەوەش هەل نابێ لەبەرەوەی باریکیشە ئەتوانی ئەو کاتە هەڕێک قاڵبێکە بۆی دروستەکەیت و تەسبیتەکەی هەویژە لە ناو دەمەوەکرێ تەسبیتەکەیت و هیچ کێشێکی نامێنە نەخۆشەکە باش پێویستیش بە لابردن ناکە بەڵام هەچ کاتێ بە دڵی نەبووە توانی بە پەنجێکی مۆزعی بۆی لابەری ئەم پرسیارێکە لاڵێ زۆر کەسبی کات یعنی کەسێک خۆی ئێوە ینی وەکو پسپۆریەکە لەوانێت تۆ زێن پرسیارە قورس بێ بۆ ئێوە بەڵام لە ڕووی مرۆڤایەتەکەی وەڵامی بیتەوە سپاس دەکەم ئەم پرسیارە ئەو کەسە بۆ نمونە بە هۆکارە تەبیعیەکان سروشتیەکان هەوڵ با ڕوخساری خۆی جوامکە بۆ نەوەزشکردن بێت ئەو بابەتانەی کە پێویستن بۆ نمونە خواردنی تەندروست پێویست ئەمانە باشترە یا پەنا بباتە بەر ئێوە باشترە ینی ئێوە ڕێکارە کامیان ڕێکارەکە بە باشتر دەزانن ئامۆژگاری نەخۆشەکانتانەکەم بۆ نمونە کە کەسێک بێت بۆ لای ئێوە یان نا چونکە لەوانێت مزعافاتی زۆر هەبێت ئەم بابەتانەی نەشتەرگەریەکان
بەڵێ خۆی هەروکووتمان جیاواز یعنی ناتوانین هەر هەمووی گشتگیرکەین لە یەک بابەتە بڵین هەنێ نەخۆش هەیە بڵین زۆر قەڵەو بۆ پێشتر و ڕێجیمێکی کردووە ئەمانەی داکەوتووە دەموچای داکەوتووە ئەو حاڵەتانە توانین پێی بڵین لەلایەن ئاسانەکەەوە هەلکرێ ینی مەسەلەن ڕاستە بە ڕێجیم دا ئاوازێ دوایی بچی بۆ جیم ڕاضە بکات لەوانەیە پێستی تۆم و تۆڵتر بێتە بەڵام هەنێ حاڵەت هەیە ئەو بۆ حاڵەتە ینی ئەمەی بینین ئەزانین چۆنە حل نابێ ئەمەش هەر گرفتێکی کێ ینی زۆر کەسەیە کە قەڵەوە لە ناکاو یەک ڕێجیمی قرس و گەورە ئەکات ئەوە گرفتەکەیش لەبێتەوە دواتر پێویستین بەڵام ئەگەر هەنگاو بە هەنگاو ئەوە ناوڕۆزەمە و تووشی و گرفتە نابێ خۆی عیلاقەشی یعنی زۆر شتێت ئەسیرەکە هەیە تەحمولی نییە مەسەلەن ساڵێک ڕێجیمی کردووە ساڵێک بچێت وەرزش و لیاقە بکە هەشە بۆ حل نابێ ینی ئێستا نمونێک بینینەوە لەوانە بسم لە ڕێجیمەکە لەگەڵ ڕێجیمەکە وەرزشەکە بکات باشتر نییە باشترە بەس هەنێ حاڵەت هەیە زۆرە ینی بڵێن قەڵەوێکی زۆرە بۆ نمونە تەنها بە وەرزش حل نابێ یاخود خواستی نەخۆشەکە زۆر زیاترە وەگلەوەی کە نەتیجەی ینی زیاترە لە نەتیجەی دوای وەرزشەکە باش یەک خاڵی گرنگ هەبوو کە باست کرد ئەم کاتێک کە ماوەمان حەزەکەم قسەی لەسەرەوە بکەین خۆشت ئاماژەیەکی بچووکت پێیان ڕۆژێکە خۆمان منە خۆمان ناو تەلەڤیزیۆنە قسێکمان لەسەرەوە بابەتە کرد یەکێک لە هاوڕێکەکەمان کە جوانکاری کردبوو فۆتۆیەکیمان بینی لەوەی ڕابردوو زۆر جیاواز بوو لەگەڵەوەی ئێستا من هەندێک کەسیشم بینیوە کە بە تایبەتی سەفەری دەروی وڵاتەکەن لە مەتاڕەکان گرفتی گەورەیان بۆ دروستە بێت ئەمە بۆ نەکراوە بە یاسایەک یان بۆ نمونە ئێوە خۆتان لای خۆتان کە پسپۆڕیەکان ئێوە ئەزانن ئەم کەسە ڕوخساری زۆر ئەگۆڕێت بۆ ئەم ئۆپشنیان ناخەنە بەردەم بڵێن بچن پاساپۆرتەکەتان ناسنامەکەتان تازە بکەنەوە چونکە ئێوە ئێستا ڕوخسارتان زۆر گۆڕاوە خۆی ینی تەنها بە یەک لایەنە ناکرێ ئەو ئیشە خۆی ئەبێ ئەو قانونە زیاتر ینی لە ڕووی ئیجباری بکرێ بە ئیجماعی بۆ دکتۆرەکان ینی بڵێن تەڕەحکرێ خۆی ئەو فۆرمە هەیە لە وڵاتان ینی مەسەلەن تۆ ینی هەمووی سیستمی خۆی هەیە یەکەم جار ئەگەر مەسەلەکە جوانکاری بێ یاخود بزانی شێوازی نەخۆشەکە زۆرە گۆڕێ ئەبێ یەکەم جار دکتۆری دەرونی ببینێ تێی بگەێنێ بڵێ تۆ بەم شێوە لێ ئەبێ تەحمولی ئەم شتانە بکە ینی زۆر جار هەنێ نەخۆشمان هەیە بۆ نمونە تۆ پێڵی تۆ تا مانگێک بۆ نمونە ئەم مانتیقەت لەوانێ سەربوونێکی پێ بێ ئەڵێ قەیچەکە زۆر ئاسایەکە چی دوای هەفتەیە تەحمولی نامێنێتەوە لە دکتۆر وەڵا پەلەمە ینی ئەو حاڵەتان زۆر لەبەرەوە بێ لایەنی دەرونی نەخۆشەکە کۆنتترۆل کرێت دوای ئەوە بێ مەسائیلی یاسا بێتەنەوە ئێستا مەسەلەن ئێمە لە فایلی نەخۆشەکانەکە پێش نەشتەرگەری بۆیانەکەینەوە پیجێکی تایە بڵێن لاپەڕێکی تایە باسی ڕێکاری یاسایەکانی تایە حەقە لەگەڵ ئەوەشان بکرێ بە ملحەق ینی مەسەلەن ینی ئەبێ نەخۆشەکە ئەمە تعهودێ پڕکاتەوە بۆ نمونە کە ینی ئیجبار بێ بۆی کە دوای نەشتەرگەریەکە و دوای ئەوەی کە هەموو ئاوساوی و مزعفەتە کاتەکانی نەما بچێت ڕسمی تازە بگرێت و مەسەلەن جیاواز و هەویەکانی دووبارەکاتەوە ینی یاسایکی زۆر زۆر بەڵێ ئێستا لە وڵاتانی دەرەوە بۆ نمونە لە ئیتالیا ینی مافیەکان زیاتر ئەگەر شتێکی ینی دوای ئەوەی کە یانەوەی وازبێنن ئەگەر بتوانن وازبێنن ناچن نەشتەرگەریەکەکەن دەموچیان ئەگۆڕن چکە دوژمنداری زۆریان ینی بۆ دروستە بێ ئەمانە هەیەە بۆ نمونە لوتەکە ئەمەلاتی لوتەکە جابل مناسبە لوت زۆر دەموچاو گۆڕێ ینی نەخۆشمان هەبووە لە کەسێکە بۆ بە کەسێکی تر ینی ئەگەر ڕسمەکانت پیشانم ئەڵێ ئەم دوانەیەکێک نین هەیە چیەکە چێ لوتی گەورەترەکە بە نەشتەرگەریەکە چکە ینی ئەتوانی بە نەشتەرگەری بچووکیتەوە بەس گەورەکردنەکە تۆزێ سەیرێ لەبەرەوە بووی نەناسرێتەوە ئەو بابەتان ناکات لەبەرەوە بەڕای من ینی ئەمە بکرێ بە تەرحێک بۆ ئەوەی نانەی کە وێنانەی ڕۆن ئەمە جوارکاری ئەمە بڵێ ئەوانەی پێشوو هەندێک جوارکاریمان بینی لە نێوانیانە ئەوە هیچ گوێەوە بزانم بڵێ کە ئەکرێت دکتۆر هەر لەسەر ئەو بابەتی کە قسەمان کرد ینی ئەو ڕوخسارە کە ئەگۆڕێت ئێوەنە ینی پێشنیارێکی لەو شێوەیەتان نەکردو بۆ لایانی پەیوەندیتان لە حکوومەت لە کەسەکان کە بڵێن پێویستان بابەتە بکرێت ئەم دوو لوتەسێک زۆر جیاوازیان هەیە بڵێ ڕوخساریان ڕوبەڕوو ببینی لەوانێ زۆر گۆڕەوە ینی جیاوازترە هەنی بەجددی زۆرە گۆڕیان ڕوخساری نەخۆشەکە زۆرە گۆڕێ چەنەها حاڵەتمان هەبوو ئەمەیانی پەیوەندیتار لە حکوومەت ئێوە ئەقتراحتان بۆ نەکردوون کە شێواز کاری هیوادارم لە ڕێئەم بەرنامەیەوە دەست پێش خەری بکرێت ئینشاءڵڵا لە داهاتووە
بەتەنان دیانی بڵێن بەتەنها بەلا تاکە کەس و حتمما پێویستی بە یاساکێک کە لە پەرلەمانە دەربکرێت بەڵام بۆ ئەوەی کەسانە لەوانێ من نەزانم ئەم نەشتەرگەریەکە ئەەکەم نەزانم ئەم گرفتم بۆ دروستە بێت چونکە زۆربیان وەکو گوتم لە فڕۆکەخانەکانی دەرەوەی کوردستان هیچ دروشتی ئەم گرفتە بوون زۆر ڕایانگرتوون زۆر وەستاون ئەمانە ینی لەو کاتانە فینگەرپرنت یان ناسنەوە عادەتەن یان بە شتێکی تر بەدیل بەس بەڵام خۆشت باسکردن لە ئیتالیا لەوانەیە کەسێکی تاوانبار هەبێ ئێستا بێتە لای ئێوە زۆر بە ئاسانی بە ڕوخساریە گۆڕن و خۆشی شارێتەوە دەرناکەوێتەوە کەسیش نایداسێتەوە وانە ڕاستە لەبەرەوە هیوادارم انشاءڵڵا دەست پێش خەریب کرێ هیچ یاسایکی لەو شێوەمان نیە تا ئێستا نیمانە نەخێر باش زۆر سپاس بەڕێز دکتۆر بەیاد جەزا سۆری بواری نەشتەرگەری چەند بابەتێک بەڵام شەویلگە و جوانکاریەکانی ڕخسا زۆر سپاس بەم تەورەی بەرنامەکە کە لەگەڵمان بووین سپاس بۆ ڕێنمایەکانت دەچینە لای هەواڵەکان و دواتر درێژە بە تەوەرەکانی دیکە و بڕکە و بابەتەکانی بەرنامەکەمان دەدەین. ئاسۆمامەند ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیان یاداشتێک ئاراستی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان دەکەن سەبارەت بەو ناحەقیانەی دژ بە کوردانی شارەکە دەکرێت. حیزب لایەنە سیاسیەکانی کەرکووک و ئەندامانی فراکسیۆنی کەرکووکی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بەشداری وەزیری هەرێمی کوردستان بۆ کاروباری نێوان هەرێم و بەغدا لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە شاری کەرکووک کۆبوونەوە. ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بەرزانی و قوبات تاڵبانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ بەرگرتن لە ئەگەری داخڵبوونی هەر توشبێک بە ڤایرۆسی کۆرۆنا ئامادەکاری پێشوەختەی ئەنجامداوە. لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێشانگایەکی کتێب با چەندین سەرچاوی جۆرا و جۆرەوە کراوەتەوە. تەنها لە ناو شاری ڕانیا 17 کافتریای گەورە و بچووک بوونی هەیە کە ڕۆژانەوە بە تایبەتیش لە شەواندا ژمارەیەکی زۆری گەنجان ڕووی تێدەکەن. لە شاری ڕانیا 48 یەکی نیشتەجێ بوون بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا دابەش دەکرێت. لە کۆڕبەندێکدا و بە ئامادەبوونی ژمارەیەک شارەزای پسپۆری و لایەنە ڕسمیەکان کار بۆ کردنی پارێزگای دوهۆک بە پایتەختی گەشتیاری دەکرێت. دوای ئەوەی بەهۆی ڕووداوە سروشتیەکانەوە بەشێک لە سەوزایەکانی چیای هەیبەت سوڵتان لە ناوچوون گەنجێکی شاری کوێ بە هاوکاری ئیداری شارەکە و چالاکوانان ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەڵمەتی سەر لە نوێ سەوزکردنەوەی ئەو چیایە با چاندنی نزیکەی 3000 بەڕوو دەست پێ کرد. دەچینە لای بڕگە و بابەتەکانی دیکە بەرنامەکەمان و پاملێرامان ڕاستەخۆ لە چەند شار و شارژکەیەکی جیاوازی باشووری کوردستان هەیە وەریان دەگرین لەسەر زانیاریەکانی ڕۆژ. دەچینە کفری پاملێرمان حەیدەر ئەحمەدمان لەگەڵای بە شێوەیەکی ڕاستەوخۆ. حەیدەر ڕۆژ باش زانیاریەکانی کفری زانیاریەکانی ڕۆژ چین لە کفری؟ هەموو کاتێکت باش ڕێبین لە کفریەوە سڵاو لە هەموو لایەک دیارە من دەمەوێت ئەمڕۆ لەسەر کەرتی پەروەردە قسە بکەم بۆ پیکەوە ئەم ساڵ ئەوەی بەدی دەکرێت تا ئێستا و هەروە ئامارەکان کە جگەی خۆشحاڵیە لەوەی پەروەردەیەکی تەندروست و گونجاو لە قوتابخانەی خوێندنگاکان بەدی دەکرێت بە تایبەت دوایەوەی ئەمساڵ قەیرانی دارایی دەتوانم بڵێم بەشێکی هەنگاوی قوتار بووینە هەر بۆیە کەرتی پەروەردە هەروەها گرنگی زیادکردنی ڕژێ دەرچوون من بۆ زیاتر قسەکردن لەسەر کەرتی پەروەردە و ئامادەکارەکان بۆ وەرزی دووەم چونکە بۆ پێیکەوە بەشێک لە خوێندکار سەرکەوتوو بووە بەشێکی دیکەش سەرکەوتوو نەبووە چی بکرێت بۆ ئەو خوێندکارە سەرکەوتوەکان پلەکانیان بەرزترکەنەوە لە هەمان کاتژە ئەوانەی کە خوێندکارەکان نمرەکانیان کەمە چی بکرێت بە هەموو لایەک پێکەوە کە بتوانن نمرە خراپەکان ڕاستکەنەوە من بۆ زیاتر قسەکردن لەگەڵ بەرنامەی وەرزی دووەمی خوێندنگاکان سنووری پەروەردەی کفری زۆر بەڕێز ئیسماعیل سەمین و مۆستا ئیسماعیل سپاس بۆ دەفتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باز لە بەرنامە و پلانی وەرزی دووەم بکەیت. سپاس سڵاو لە بەڕێستان و لە کەناڵی گەلی کوردستانی خۆشەویست و بینەرە بەڕێزەکانی و ئێمە ساڵانە هەموو وەرزێک پلان و بەرنامەی تایبەتیمان هەیە یەکێک لەوانەی کۆبنەوە لەگەڵ بەڕێوەبەرە بەڕێزەکانی قوتابخانە خوێندنگاکان ئەنجامە دەین بۆ پێداچوونەوە بە ئاست و نمرەی قوتابی و خوێندکارانە و داڕشتنی پلان بۆ وەرزی دووەم و هەروەها لەگەڵ سەرپەرشتیارە بەڕێزەکانە
بۆ شێوازی بە دوواداچوون و هەڵسەنگاندن بۆ وەرزی یەکەم و خۆ ئامادەکردن بۆ وەرزی دووەم. ئەمە بە نسبەت خوێندنگاکەن مامۆستا بوو خوێندکارانی کەوا لە وانەیەک دوو سێ یاخود زیاتر کەوتونە پێت وانە خێزان دوورکەوتنەوە لە تەکنۆلۆژیا هەروەها هەموو هەنگاوەکان کۆ بکرێەوە دەتوانێت خوێندکار یعنی نەمرە خراپەکانی چاپ بکاتەوە. پاش بینینی ئاستەکان لەلایەن سەرپەرشتیاران و بەڕێوەبەرە بەرەزەکانەوە لەگەڵ مامۆستایانە دانیشتنەکرێ بۆەوەی هۆکارەکان بزانرێت زیاتر بۆچی ئاستەکان دابەزیوە و بەرنامە و پلانی بۆ دابڕێژدێت یەکێک لەوانە کە سوکاری و بەخێوکەری قوتابی خوێندکار بانگ بکرێ بۆ ئەوەی بتوانی کاتی تەواوی پێ بدرێت و دوور بکرێتەوە لە ئەو بابەتانی کە بێتە هۆی ڕێگریکردن لە سعیکردن و بە دوواداچوونی بابەتی خوێندنیان. مامۆستا اسماعیل دوا پرسیارم لە جەنابەتەوەیە وەرزی دووەم بە وەرزی چالاکی دادەنرێت ئەوەی کە بڵێن وەرزی چالاکی هونەریە وەرزشیە هەموو ئەمانە چی ئامادەکاریەکتان کردو بۆ ئەو مەبەستا لە هەمان کاتیشدا دەمەوێت بپرسم لە جەنابەت هاوکاری مامۆستا و خوێندنگاکان واناکە کارەکانتان زیاتر سەرکەوتوو بێت. بەڵێ بەڕاستی قوتابیان و قوتابخانە و خوێندنگاکان و مامۆستایان هەموو لایەک هاوکاری یەکترن و تەبان و خۆشببختانە وەرزی یەکەم زۆر بە سەرکەوتووی بەڕێوەچە مێدمان وایە وەرزی دووەمیش بە هەمان شێوە بێت و خۆی وەرزی دووەم پڕە لە کۆمەڵی چالاکی وەرزشی و هونەری و هەتا چالاکی زانستی و گەشتی زانستی و گەشتیاریشمان هەوڵە دەین ڕێخستنێکە بێ بۆی بتوانین سوودمەند بین لە هەموو بوارەکان. اسماعیل سەمین بەڕێوەبەری پەروەردەی کفری زۆر سپاس بۆ دەرفەتە و کۆی زانیارەکانت سپاس بۆ دەرفەتە من ڕێبین دەمەوێت زانیاریەکی تر بخەمە ڕوولەوەی کەوا ئەمساڵ بەشێک لەو خوێندنگانەی کە کارەکانی تەواو نەکراوە لە ڕێگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبا تاالبانیوە جێبەجێکرا بەڵام لە هەمووشی گرنگتر کفری بۆ پێیکەوا زۆرترین قوتابخانەی کۆنە پێویستی بە نۆژەنکردنەوە بۆ لێرەوە مامۆستایان و خوێندکاران داواکەن لە وزارەتی پەروەردە بڕەبوجەیەک بۆ کفری و هەموو بارەکان تەرخان بکات بۆ ئەوەی کەرتی پەروەردە بەرەو پێشەوە زیاتر بچێت. زۆر سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد لەگەڵ میوانەکەت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفتریەوە لەگەڵمان نبوون. دەچین لای تەوەری دوای بەرنامەکەمان لە تەوەری دوای بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی گەشتیاری زستانان چەند ناوچەیەکی سنجڕاکێشمان هەیە لە سروشتەکەیان کە سرنجی گەشتیاران ڕادەکێشن بۆ ئەوەی کە سەردانی و شوێنانە بکەن بەڵام لە هەندێک بابەتی دیکەی خزمەتگوزاری و ئەو بابەتانەی کە پێویستن بۆ سنجڕاکێشانی گەشتیار لەو بابەتانە گرفتمان هەیە کە بۆ کورتیمان هەیە بە تایبەتی لە وەرزی زستاندا لە وەرزی هاوین و بەهار لەوانەیە بابەتەکە هەندێک باشتر بێ ئەویش خزمەتگوزاری زۆرمان نییە لە ناوچە گەشتیاریەکان بەڵام تا ڕادەیەک گەشتیاری هاوینە و بەهارەمان زیاترە لە گەشتیاری زستانە لەگەڵ ئەوەی کە ئێمە دیبەری سنجڕاکێش و بابەتی سنجڕاکێشیشمان لە زستانەدا هەیە بەڵام تا ئێستا نەتوانراوان بابەتە بکرێتە مای سنجڕاکێشانی ناوچە گەشتیاریەکان تەنها شوێنێکمان هەیە کە لە باشووری کوردستان خەڵک زیاتر لە کاتی گەشتی زستاندا سەردانی دەکات بۆ نمونە لە پارێزگای سلێمانی زۆر کەس سەردانی چای کۆڕەک دەکات نەمانویستووە لە هەولێرەوە گەشتیارێک هەبێت بێ سەردانی ناوچەی دیکە بکە بۆ خزمەتگوزاریەکە گەورەترین بابەتە لێرە کە بمانوێت گفتوگوی لەگەڵ بکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز فەتا حەسەن ماستەر لە گەشتیاری ژینگەی هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانن. کاک فەتاح ڕۆژ باش سەرەتا بەو حکومەی کە بەڕێستان شارەزاییتان لە بابەتی گەشتیاریدا هەیە و ڕۆژنامەنووسێکیشن ئەگەر داتاکانتاندا بێت داتای گەشتیاری بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان لە ساڵێکدا چەنەوە گەشتیاری زستانەمان چەندە ئەگەر بەراوردێکی داتاکەتان ورتر بێت بەراوردێکی گەشتیاری زستانە لە چای کۆڕەک لەگەڵ لە چاو شوێنێکی دیکە شابکەن ئەوە زۆر باشترە بێت. زۆر سپاس. دیارە بابەتی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی گرنج تایبەت خۆی هەیە کە یەکێکە لە سێکتەرەکانی پەرپێدانی ئابووری لە هەر وڵاتێک. خۆشبەختانە هەرێمی کوردستان بەهۆی جیاوازی باردۆخی سروشتی بە تایبەتیش لە ڕووی ئاوهەوا کە دەبین لە هەرێمی کوردستان هەموو جۆرێک لە باردۆخی ئاوهەوای تێدا بەد دەکرێت بەپێی هەر چوار وەرزی ساڵ و نەبێ کە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان تەنها لە وەرزی هاوین یاخود لە وەرزی بەهاران ئەنجام درێ بەڵام بەهۆی جیاوازی باردۆخی ئاوهەوا لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان دەبینین کە
جیاوازی باردۆخی ئاوها لە وەرزێک و بە وەرزێشتر لە هاوینان لەگەڵ بەهاران یاخود لەگەڵ زستانان ئەمە وای کردیەکە دەرفەت بڕەخسێ بۆ پەرپێدانی گەشت و گوزار لە وەرزی زستانەش. ئێمە دەبینی لە ناوچە شاخایەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە چیا سەختەکان لە ناوچە سنووریەکان دەبین ساڵانە بەفرێکی زۆر دەبارێت و ساڵ لە دوای ساڵ دەبین ئەم بەفرەکۆ دەبیتەوە ئەمەش دەبین دەرفەت دەرەخسێنێ بۆ پەرپێدانی چەندین چالاکی گەشت و گوزاری زستانە. بۆ نمونە یاری خلیسکانی سەربەفر و هەروەها پێشبڕچەی لێخوڕنی ئۆتۆمبیل لەسەر بەفر و چونە ناو ئەشکەوتەکان یاخود ئەنجامدانی یاری ئەوەی پێشبڕچەی شاخەوانی سەرکەوتنی شاخەکان ئەگەر لە وەرزی زستانیش لە چیا سەختەکان و هەروەها بینینی زۆرەها دیمەنە سروشتیە بەفراویەکان بۆ نمونەوەکو ئەشکەوتی بەفرینی و هەروەها پردی بەفرینی و کاکفتە بۆ ئەوەی کە تەوەرەکان و بابەتەکانی بەرنامەکەم دابش بکەم سەرەتا پێم خۆش ئەگەر داتایەکت تابێ قسە لەسەر داتاکە بکەین ئەگەر داتایەکم داتاشت لا نەبێ قسە لەسەر ئەو بابەتانەی دیکە بکەین کە بۆ نمونە ئێمە چیت بکەین لەسەرەوەی کە گەشتیاری زستانەمان هەبێت دواتر گفتوگۆ لەسەر بابەتەکانی دیکەکەین لەسەر خزمەتگوزاری نەبوونی فستیڤاڵ نەبوونی هەندێک چالاکی هەیە کە پێویستە بکرێت لە کاتی وەرزی زستاندا ئێمە لەو بابەتانەشە زۆر بەهێز نین بەڵام ئێستا قسەکەم لەسەر ئەوەیە کە ئێمە بە شێوەیەکی گشتی وەکو بەڕێستان شارەزان لە بواری گەشتیاری و ماستەرتان هەیە ناوچەی گەشتیاری هێندە سنجڕاکێشمان هەیە کە بتوانین سرنجی خەڵکی پێڕابکێشین لە کاتی وەرزی زستاندا جگە لە چیای کۆڕک لە شوێنەکانی دیکەش. بەڵێ دیارە سەبارەت بە ئاماری گەشتیاری زستانە کە ساڵان ڕوو لە هەرێمی کوردستانەکەن ئەوەی ڕاستیبی تاکو ئێستا داتایە چوامان لە بەردەست نییە کە ئەوە ڕوون بکاتەوە کە جیا بکاتەوە ژمارەی گەشتیاری زستانە لەگەڵ هاوینە چەندە بەڵام بە شێش گشتی دەتوانین بڵێن کە ئەگەر ساڵانە 2 ملیۆن گەشتیار ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکەن دەتوانم بڵێم کە نیوەی 150 ئەوەی کە گەشتیاری زستانەشە بە تایبەتی لەو شوێنانەی کە گونجاون بۆ پەرپێدانی گەشت و گوزاری زستانە بۆ نمونە ئێمە گەر تەماشا بکەین لە ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر بە تایبەتی لە منطقەی حاجی ئۆمەران لە چیای کۆدو و لە چیای هەڵگۆرد و هەروەها لە چیای کۆڕک کە بە تایبەتی لە کۆڕک کە ئەو بڵین یاری و یاخود تەلەفریکی لێە ئەمە وا دەکا کە ساڵانە بەتایبەت لە وەرزی زستان گەشتیارێک زۆر لە وڵاتانی دەرەوە و هەروەها لە بەشەکانی ناوەڕاست و باشووری عێراق وەر لە ناو هەرێمی کوردستانیش ڕوو لەم شوێنەی بکەن بۆیە و هەروەها بە هەمان شێوە لە ناوچە شاخاوەکانی پارێزگای سلێمانی بڕین لە چیاکانی پێنجوین لە گۆیژە لە ئەزمار لەو شوێنانە یاخود لە پارێزگای دەهۆک زۆر شوێنی گونجاومان هەیە منطقەی بڵێنگارە و مەتین و لە چیاکانی مێرگەسۆر و لە منطقەیەکانی ماسی ئۆبجیانە زۆر شوێن گونجاوە بە تایبەتی ئەگەر باردۆخی ئەمنی گونجاوبی ینی هیچ کێشەیەکی ئەمنی نەبی لە ناوچە سنووریەکان جاربەجار کە کێشە ئەمنی ڕوەدا چکە ئەمە دەبیتە گرفتێک لە بەردەم پەرپێدانی کەرتی گەشت و گوزار بەگشتی بۆیە ئەو شوێنانەی کە بۆ ئەوەی کە ئیشیان لەسەر بکرێت بۆ پەرپێدانی گەشت و گوزاری زستانە دەبی ئەو شوێنانە ڕەچاو بکرێن کە ساڵانە بەفرێش زۆر لێبارێ بەلایانی کەم کە ئەو شوێنە کە زیاتر لە 9 مەتر بەفری لێ هەبی بۆیە ئەو شوێنەی کە تەرخان دەکرێت بۆ پێشبڕچەی خلیسکانی سەر بەفر بە تایبەتی کە بەشێکە لە چالاکیەکانی گەشت و گوزاری زستانە دەبێن ئەو شوێنە بەلایانی کەم 40 سانتیمەتر بەفری لێبی ئەو شوێنە پێویستە بە ئامێری تایبەت ئەو شوێنە زەختی لێ بکرێ پرێز بکرێت بۆی ئەو شوێنە ئەو چینە بەفرەی کە ئەوەی سکی لەسەرەکرێ ئەوەی خلیسکانی سەر بەفر دەبی ئەو شوێنە تونبی و هەروەها دەبی ئەو شوێنە جیا بکرێتەوە و بە شێوەی تەلباند یا بە شێوەی شریت و شتیها دەبێ ئەو ڕوبەرەی کە یاری خلیسکانی سەر بەفر لەسەر ئەنجام دەدرێت بەلایەن کەم کە
درێژی کاک فەتاح گەشتیاری زستانەمان بۆ کەمە ئێمە ئێستا و چی بکەین بۆ ئەوەی کە ڕێژەی گەشتیاری زستانەمان زیاد بێ وە خۆت شماردت یانی نزیکەی 20 ناوچەمان هەیە تەنها لە هەرێمی کوردستان کە گونجاون بۆ ئەوەی کە لە زستانیشدا گەشتیار سەردانیان کات. بڵێ دیارە بۆ پەرەپێدانی گەشت و گوزاری زستانە لە هەرێمی کوردستان هەندێک گرفتەیە کە دەبیتە کێشە لە بەردەم هاتنی گەشتیاران ئەگەر بێتەوە ئەو کێشانە چارەسەر بکرین ئەمە زیاتر یارمەتی دەردەبی لۆی کە گەشتیاران زیاتر سەردانی ئەو شوێنانە بکەن. بۆ نمونە سەختی ڕێگاوبان بە تایبەتی لە ناوچە شاخایەکان لەو شوێنانە کە بەفرێکی زۆری لێ دەبارێ دەبین ڕێگاکان گونجاونینە یاخود ڕێگاکان قەپاتە بن یاخود دەبینین بەرد و خۆڵ و شتیوە دێتە سەر ڕێگاکان داخرێن یاخود ڕێگاکان هەر بەتەواوی بەواستەی کەڵەکەبوونی بەفرێک زۆر داخرێن. ئەمە یەکێکە لەو گرفتانە یان ئەوە دەبینین لەو شوێنانە خزمەتگوزاری گەشتیاری نییە یعنی بە تایبەتی بڵێن لە ڕووی بوونی ئوتێل و ڕێستورانت و کافتریا و شوێنی مانەوەی گەشتیاران ئەمەش کە گرفتێکە لە بەردەم هاتنی گەشتیاران چکە گەشتیاران دەبی بگەڕێنەوە ئەمەش بەهۆی سەختی کەش و هەوا و سەختی ڕێگاوشتی و هە دەبیتە گرفت لە بەردەم گەشتیاران و لە هەمان کاتیش دەبینین هەتا لە ناوچە شاخایە سەختەکان بوونی کێشەی تەقەمەنی کە ئەوەش تاکو ئێستامایتە ئەوش بە هەمان شێوە گرفتە. دواتریش ڕۆڵی ڕاگەیاندن بە تایبەتی لە ڕووی خستنە ڕووی ڕاستیەکان لە ڕووی کەش و هەوا و ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو دیمەنە جوانانەی کە بەواستەی بەفر پەیدا ئابن ئەمەش دیسان دەتوانم بڵێم کە ڕاگەیاندن یاخود بواری هوشیاری نەیتوانێ وەکو پێویست کە ڕۆڵێکی ئەو تۆبینی بۆی کە زیاتر سەرنجی گەشتیاران ڕابچێشی. کاک فەتا یەکێک لە بابەتەکانی دیکە کە خۆشت ئاماژت پێیا لە مەسەلەی خزمەت گوزاریە لەو ناوچە گەشتیاریانە ئێستا لە هەندێک شوێنیان لە هەیە لە هەندێک شوێنی دیکە بەڵام نییە و کەمیشە بەڵام لەگەڵەوە شک هاتوچۆکردن بۆ شوێنە گەشتیاریانە لای هەمومان ینی معلومە کە ئێستا کەوتێ بۆ ناوچەیەکی گەشتیاری بڕۆی دەبێت هەندێک ڕێکار هەیە بگیرێتە بەر بۆ نمونەوەی کە لە زۆربەی وڵاتان دەیکەن بە بەردەوامی ئامێرەکانی خزمەتگوزاری لەو شوێنە هەن بۆ ئەوەی ڕێگەکان نەگیرێن یاخود خوێ بەکارێنن یا هەندێک بابەتی دیکە بەکارێن بۆی زوو ئەو بەفرە بتوێنەوە خەڵک بە ئاسانی بگاتە ناوچە گەشتیاریەکان یاخود ئەو خزمەتگوزاریانەی تۆ باست کرد یان هەندێک چالاکی هەیە کە ساڵانە پێویستە بکرێن لە کاتی گەشتیاری زستانە بۆ سازکردنی فستیڤاڵی گەورە ئەوەی کە خۆشت باسی خلیسکێنەی سەربەفر سازکردنی ئاهەنگ هەندێک بۆنەی تایبەت هەیە لەو شوێنانەدا بکرێت ئەمانە هەمووی هۆکار نابن بۆ ئەوەی کە تۆ سەرنجی گەشتیار ڕابکێشیت و بە ئاسانی بگاتە ئەو شوێنانە و چێژ لە گەشتەکەی وەربگرێت. بە دڵنیایی هەم لەلایەک چارەسەرکردنی ئەو جێگرفتانێکە دێنە بەردەم پەرەپێدانی گەشت و گوزاریستانە چارەسەر بکرین لەلایەکتیش ئەنجامدانی هەندێک پێشبڕچێ و یاخود ئۆلۆمپیاتی خلیسکانی سەربەفرە پێشبڕچەی ئۆتۆمبیلە لە سەربەفر یاخود ئەنجامدانی هەندێک فیستیڤاڵی یاری بەفر و ئەو بابەتانێکە لە ناو بەفر ئەنجامەدرێ هۆکاری سەرچیە ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر سەرەتای پەیدابوونی پێشبڕچێ خلیسکانی سەربەفر دەبینین کە بۆ یەکەم جار بەپێی ئەو داتایانەی کە ڕێکخراوی زانکۆی ئۆکسفۆرد بەریتانی کە دەری خستیان بۆ یەکەم جار پێشبڕچەی خلیسکانی سەربەفر لە باشووری فینلەندا 4,000 ساڵ پێشی ئێستا ئەنجامدرایە و یەکەم ئۆلۆمپیاتی خلیسکانی سەربەفر لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 1970 ئەنجامدرایە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان دەبینین ئێمەش بەهۆی ئەوەی کە باگراوندێکی باشمان هەیە لە ڕووی پەرەپێدانی گەشتوگوزاری زستانە دەبینی یەکەم جار ساڵی 1957 پێشبڕچەی خلیسکانی سەربەفر لە ناوچەی حاجی ئۆمەران لە سنووری پارێزگای هەولێر ئەنجامدرایە. یعنی ئەمە و دواتریش دەبینین کە لە دوای 2000ەکان لە ساڵی 2013 و 14 و 15
بە هەمان شێوە لە ناوچەی حاجێومەران و لە چیاکانی کۆدۆ و لە هەڵگۆرد و لە ناوچەی گەشتیاری کۆڕک دەبین ساڵانە لە مانجیەک یاخود لە مانجی دوو فیستیڤاڵی بەفر لەو شوێنانە ئەنجام دەدرێت بەمەش دەبینین زۆرها چالاکی وەکو خلیسکانی سەر بەفر یاخود پێشبڕچەی لێخڕینی ئۆتۆمبیل لە سەر بەفر یان سەرکەوتنی شاخەوانی دەبینین لە وەرزستانان ئەنجام دەدرێت ئەوەی کە ئاگادارم دەبین لە چیای هەڵگۆرد لە مانجی دووی داهاتوو کە کاک فتا وچانێکی کورت وەرەگرین و دواتر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. درێژە با گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ بەڕێز فەتا حەسەن کە ماستەری هەیە لە بابەتی گەشتیاری ژینگە لەسەر بابەتی گەشتیاری زستانە. کاک فەتا ئەوەی کە خۆت شارەزایت لە بواری کەرتی گەشتیاریدا هەیە لە هەرێمی کوردستان. ئێمە ئێستا هەندێک بابەتی دیکە هەیە کە لانە هەمومان گەشتمان کردبێ بۆ دەروی وڵات دەبینین کۆمپانیای گەورەی گەشتیاری هەیە کە دێت ئۆفەر پێشکەش بە خەڵکی دیکە دەکات سرنجی خەڵکی دیکە ڕاکێشت بۆ ئەوەی سەردانی و شوێنانە بکەن یاخود ئەو خزمەت گوزاریانەی کە ئەو کۆمپانیانە پێشکەشی دەکەن زۆر جیاوازە لە کۆمپانیانەی کە لای خۆمان هەن ئەمە نەبوونی کۆمپانیایەکی نیشتیمانی گەورە لە بواری گەشتیاریە یەکێکی دیکە لە گرفتەکانمان نییە کە نەتوانین کەرتی گەشتیاری بکەینە سەر چاوەیەکی داهات. بەڵێ دیارە بەدڵنیایی ڕێخستنەوەی ئەو بابەتە هۆکارێکی گرنگە بۆ زیاتر پەرپێدانی گەشتگوزاری زستانە لە هەرێمی کوردستان. ئێمە دەبینین کە ساڵانە ئەگەر لە وەرزی هاوین بی یاخود لە وەرزی زستانان یاخود ئەگەر لە وەرزی بەهاریش بی دەبینین ژمارەیەش زۆر لە گەشتیاران لە بەشەکانی ناوەڕاست و باشوور عێراق سەردانی ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانەکەن. بەڵام ئەوە دەبینین زیاتر لە شێوەی گروپی گەشتیاریە ئەنی ئەو گەشتیارانی کە دێنە ناوچەکانی هەرێمی کوردستان دەبینین بە شێوەی گروپ دێن. بەڵام وەکو ئاگدارم ئەوانش کە تەنسیقیان هەیە لەگەڵ دەستەی گەشتگوزاری حکومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بێت و وەکو وڵاتان کۆمپانیایەکی نیشتیمانی هەبی کە سەرپەرشتی هەموو ئەوی شکارانە بکە و ئاسانکاری بکە بۆ گەشتیاران ئەگەر گەشتیاران ناوخۆ یاخود گەشتیارانی دەرەوە لە وڵاتانی دەرەوە یاخود لە بەشەکان ناوەڕاست و باشوور عێراق کە سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەگەر بێت و کۆمپانیایەکی نیشتیمانی هەبی هەموو هاتن و ئیش و کار و ئاسانکاری و ئەو تەسهیلاتانێک بۆیان نەکرێت لە ڕێگەی ئەم کۆمپانیایەبی زۆر باشترە و ئیشەکان بەڕێکپێکی ئەنجام دەدەن و لە هەمان کاتیش ئەمە دەتوانم بڵێم دەبێتە بەشێک لە داهاتی گەشتیاری هەرێمی کوردستان. داهاتەکە دەتوان بڵێم بەشێک لەو داهاتە بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. باشە لەو بەشی کۆتایی خۆت دەست پێەکەم چی بکەین بۆ ئەوەی کە گەشتیاری بێتە داهات؟ یعنی ئێمە ناوچەی زۆر سنجڕاکێشمانێ بیرمان نەچێت لەوانەیە میش هەر لە سەرتاوە لەگەڵ تۆشە زیاتر فۆکسمان لەسەر هاوین و بەهار و زستان بوو بەڵام لە پاییزیشە دیمەنی زۆر سنجڕاکێشمان هەیە کەواتە ئێمە هەموو وەرزەکانی ساڵ هەموو کاتەکانی ساڵ ئێمە دەتوانین گەشتیار ڕابکێشین بۆ ئێرە و ینی ناوچەیەکی جیاوازیشین ئەمنێتێکی زۆر باشمان هەیە ناوچەیەکی سروشتی زۆر جوانمان هەیە لەوانەیە لە هەندێک خزمەت گوزاریە گرفتمان هەبێت.
چی بکەین بۆ ئەوەی کە گەشتیاری بێتە داهات؟ ئێوە پێشنیارتان چێ بۆ لایەنی حکومی؟ چونکە ئێستا زۆر قسە لەسەر دەکرێت ئەو وڵاتانی کە تەنها پشت بە نەوت دەبەستن گرفتی گەوریان بۆ دروست بووە. ینی باشترین وڵات ئێستا کە لە بەردەستمانە ڤەنزوێلایە کە تەنها پشتی بە داهاتی نەوت بەست، ئەو ئێستا حاڵەکەیانە. ئێمە چی بکەین بۆی پشت بە کەرتەکانی دیکە تۆ پسپۆرەکەی خۆت بە تایبەتی گەشتیاری بەستین بۆی بێتە داهات؟ بڵێ ئێمە لە ڕووی باردۆخی سروشتی بەڕاستی بۆ پەرپێدانی کەرتی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان هیچ کێشە و گرفتێکمان نییە. بەڕاستی ئێمە دەرامەتی سروشتی باشمان بۆ ڕەخسایە بۆ پەرپێدانی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان، جا ئەگەر گەشت و گوزاری هاوینەبی یاخود بەهارەبی یان زستانەبی. بەڵام ئێمە دەبینین کە ئەو باردۆخە سروشتیە بە تایبەت لە ڕووی ئاوهوا، لە ڕووی بەرزی و نزمی، هەتا لە ڕووی دەرامەتە سروشتیەکان، ئاژەڵ و باڵندە چێوەکان کە ئەمانە هەموو هۆکارن بۆ پەرپێدانی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی دەمینیتەوە زیاتر لایەنی ئەوەی کە پەیوەندی بە ئینسان وەیە، پەیوەندی بە حکوومەت وێ، لایەنە پەیوەنددارەکان وێ، ڕێکخراوەکان وێ، ئەوانەی کە پەیوەستن بە پەرپێدانی گەشت و گوزار، پەیوەندی بە هەندێک لایەنی پەیوەنددار هەیە، وەزارەتی خوێندنی باڵایە، وەزارەتی پەروەردەیە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە، ڕاگەیاندن، هەموو ئەمانە دەتوانن ئیش لەسەر پەرپێدانی کەرتی گەشت و گوزار بکەن. لەوەش دەست پێ بکەین کە سەرەتای هەموو شتێکە ئەو گرفتانێک کە دێنە بەردەم پەرپێدانی کەرتی گەشت و گوزار چارەسەر بکرێن، بە تایبەتی مەسەلەی ڕێگاوبان و هەروەها نەبوونی خزمەتگوزاری گەشتیاری لە ناوچە گەشتیاریەکان و هەروەها چارەسەرکردن کێشەی مین تەقەمەنی. چکە دەبینین لە زۆر شوێنەکە گەشتیاریە لە هەمان کات تێک هەڵکێشە لەگەڵ ناوچە مین ڕێژەکان. ئەو شوێنێکی گەشتیاریە، بەڵام لە هەمان کات مەترسی بوونی مین و تەقەمەنیشی لەسەر هەیە، یاخود گرفتی ڕێگاوبان و ئەوەی هەیە. و هەروەها مەسەلەی هوشیاری ڕاگەیاندن زۆر گرنگە، هەم بتوانی کە هوشیاریەکی وە لەلایەن بیر و بۆچوونی هاوڵاتیان پەیدا بکە کە بتوانن کە گەشت و گوزار بە کەرتێکی سەلیم و بە کەرتێکی باش و خاوەندداهاتی بزانن و لە هەمان کاتیش ڕاگەیاندن بتوانێت کە سەرنجی گەشتیاران لە دەرەوە ڕابچێشی بەهۆی ئەو دەوڵەمەندی و بەهۆی ئەو جوانی و ئەو دیمەنە سروشتیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە. خاڵێکی گەورە ئەوەیە کاک فەتاکەیسە ڕالیتایسە باسمان نەکرد بابەتی وەبەرهێنانە لە کەرتی گەشتیاری. ئێمە لەو بابەتە شایری گرفتمان هەیە. زۆربەی وەبەرهێنەرەکانمان ینی کار لەسەر کەرتی نیشتەجێبوون دەکەن، وەکەوەی کە بچنە کەرتی پیشەسازی کشت و کاڵ گەشتیاری هەم بابەتانە. ئەمە چی بکرێت؟ ینی چۆن کار ئاسانی بکرێت بۆ کۆمپانیا گەورەکانی بواری گەشتیاری کە بێنە ناو هەرێمی کوردستان کاکەن، یاخود کۆمپانیەکانی لۆکاڵی خۆمان کە دەرفەتیان بۆ ڕەسێنێت لە بواری کەرتی گەشتیاریشەوە بەرهێنانی گەورە بکەین، ینی کۆمەڵێک پرۆژەی جوان بکەین. ئەمە ئەگەر دواتەوەر بێ و ببوورە دوا پرسیار بێت و خۆشت چی ما بێت لەگەڵیا ئیزافەی بۆ بکەیت، زۆر سپاس دەکەین. بەڵێ پرسیارێکی جوانە بەڕاستی بەپێ ئەو داتایانەی کە چەند ساڵێک بەر لە ئێستا کە خۆم لە دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەرم دەگرتن بە دیار کەوتووە لە ساڵان ڕابردوو زیاتر وەبەرهێنان لە بوارەکانی نیشتەجێکردن و پیشەسازی و ئەوانە کشتکاڵ ئەنجامدرایە کەمتر زیاتر وەبەرهێنانەکە لە بواری گەشتیاری بووە. ینی ئەمەش دیارە هەندێک گرفت و هۆکاری خۆی هەیە. ئەوەش زیاتر مەسائلی بڵێین ئەمنی و بەتایبەتی ئەمە دەبینین ناوچە گەشتیاریەکان زیاتر کەوتونەتە ناوچە شاخاوی سەختەکان، ناوچە سنووریەکان. ئەمەش لەو شوێنانە زۆر جار بەتایبەتی لەسەر سنووری وڵاتی ئێران و هەروە وڵاتی تورکیا گرفتی ئەمنی هەیە، یاخود مەسەلەی کێشە و ئاڵۆزی و بردومانکردن شتی وە هەیە. ئەماش گرفتێکە لەبەرەوەی ئەمە مەترسی دەخاتە بەردەم وەبەرهێنەران کە نەتوان سەرمایەکانی خۆیان لەو شوێنانە بخەنە مەترسی یان بخەنەگەڕ. و لە هەمان کاتیش پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بکە. یەکەمین شت بەتایبەتی لە ڕووی ڕاگەیاندن، ینی زیاتر ئەو شتێک کە لێرە هەیە، ئەو دەوڵەمەندیە، ئەو دەرامەتە سروشتیانە، گونجانی هەرێمی کوردستان بۆ پەرپێدانی کەرتی گەشت و گوزار لە ڕێگەی دەستگاکان ڕاگەیاندن بخرێتە ڕوو. و پێویستیشە لە هەمان کات حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی
وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگەی توێژەران و پسپۆران شارەزان لە بواری گەشت و گوزار پێویستە کۆنفرانسێکی گژیر و هەمەلایەنە ئەنجام بدرێ بۆەوەی زیاتر پەرە بەم بوارە بدرێت و جگەلەوەش پێویستە حکومەت هێرێمی کوردستان ئاسانکاری بۆ بەرهێنەران بکە لە ڕووی هاتنیان و هەروەها زمانێکیان پێ بدا بۆەوەی کە دڵنیا بن لەوەی کە سەرمایەکانیان ناکەویتە مەترسی و شوێنیان لۆ تەرخانکات و ئەو گرفتانەی کە هەیە لە بەردەمیان بۆیان چارەسەر بکە. زۆر سپاس بەڕێز فەتا حەسەن ماستە لە گەشتیاری ژینکە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکەمان لە هەولێر لەگەڵمانە بوویت. سواز بۆم تەوەرەیەک بەرنامەکە لەگەڵمانە بوویت. دەچینە کۆتا تەوەری بەرنامەکەمان تەوەری ئەرکی دایک و باوکانە بێت دای بابان ئەوەی کە ئێستا لە مستەڵەحی زاورەی پەروەردەیە بەکار دەهێنرێت ئەرکی ئەوان بەرامبەر بە خوێنکارەکان ئەو گوتمان ئێستا کاتی پێدانەوەی نمرەیە بە خوێنکارەکان لەوانەیە خوێنکارێک هەبێت لە نمرەکەیە نمرەی کەمی هێنابێت یاخود ئەو نمرەی کە بەدڵی خۆی و خێزانەکەی بێت ئەو نمرەیە نەبوو بێت دایک و باوکان چۆن وا بکەن لە خوێنکارەکە لە جێگەی ئەوەی کە سەرزەنشتی بکەن بەداخەڵ کە ئێستا ئەو بابەتە زۆر هەیە زۆربەی خوێنکارەکان فۆبیایکی گەوریان بەرامبەر بە خێزانەکانی دایک و باوکیان دروست بۆ دەڵێن ئەگەر ئێمە نمرەیەکی کرد بهێنی دواتر لە ماڵە سەرزەنشت ئەکرێن بۆ شێوەیە مان لەکەن کەسایەتی ئەو کەسە لە دەست دەدات چۆن وا بکەن دایک و باوکانێکێکیان هەبێ بەرامبەر بە خوێنکارەکان کە لە شکستەوە ویان لێ بکەن کە بێتە هۆکارێک بۆیان کە بێتەوەی سەرکەوتنیان بڕوا بەخۆبوونیان هەبێت چونکە ئەمان تەنها بۆ بابەتێکی بچووکی نمرەی وانەیەک دروست نەکراون ئەمان بۆ بابەتێکی دیکەی گەورەتر هاتوونەتە ئەم ژیاندا دەبێت ئەمە فومە بگاتە لای دایک بابەکان وەلامان کاتیژە ئەرکی دایک و باوکەکان لەسەر ئەوەی کە بتوانن خوێنکارەکان چۆن پلانێک دابنێن ئەرکەکانی ئەچن بۆ خوێندنگا دواتر دێنەوە چۆن پشوو وەربگرن چۆن ئەرکەکانیان جێبەجێ بکەن چ کاتێک بخەون بۆی بەوزەیەکی باشەوە بچنە نێر خوێندنگاکان و کاتی سعیکردن و گونجاندنی ژینگەی ماڵەوەیان ئەم دوو بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا کوردە باپیر کاتێژەری کۆمەڵایەتیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانان دەبێت مامۆستا کوردە ڕۆژ باش بابەتێکت خۆت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاو کردەوە کە زۆر سنجڕاکێش بوو بەلای منەوە کە ئەوەی کە دای بابان چۆن هاوکاری خوێنکارەکانیان بکەن سەرزەنشتیان دەکەن کە ئێستا نمرەیەکیشیان هەیە نابێت ئەم نمرەیە نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەمان بڕوا بە خۆبوونیان لە دەست بدەن کەسایەتیان لە دەست بدەن چکە لەوانەیە ئێستا لە قۆناکێکی دیاریکراوی خوێندنە ئەم نمرەیە بەدەست بێنن بەڵام دواتر ئەگەر ئەم بڕوا بە خۆبوون و ئەم شخصیەتیان هەبێت کەسایەتیان دروست بکرێت لە قۆناغەکانی داهاتووە بتوانن نمرەکان ڕاستکەنەوە یان وەرزێکی دیکەمان لە بەردەسا ماوە ئەنی ئەم ساڵ وەرزێک ڕۆشتە وەرزێکی دیکە هەیە دەرفەتێکە کە لە نمرەکانیان ڕاستکەنەوە چۆن بگوا بکەین کەم بابەتە بگاتە لای دایک و باوکەکان زیاتر ئەمە ئیستیعاب ناکەن دایک و باوکەکان چی بکەین بۆ این بابەتیان لا ڕوو بکەینەوە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە بەیانی ئێوە و بەیانی بینەران و بیسەرانی بەڕێزیش باش زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی گرنگ و هەنووکەیتان هەڵبژاردووە کە ئێستا خوێندکاران نمرەکانی وەرزیەکە بیان وەرەگرنەوە و ئێستا دەستپێکی وەرزی نوێی خوێندن دەست پێ دەکات طبعا پێش ئەوەی ئەو پرسیارە لە خوێندکاران بکرێت کە ئایا نمرەکە چەنە و چەند هێناوە ئەبێ دایکە و باوکان وەکو ئەرکی سەرەکی خۆیان کە ڕۆڵێکی گرنگ لە پەروەردەی تاکەکانیان لە پەروەردەی مناڵەکانیاندا ئەبینن یعنی بەڕاستی ئەو بێ پرسیارانە لە خۆیان بکەن کە ئایا ئەمان تا چەند هەماهەنگ بوون لەگەڵ خوێندکارەکانیان بۆ بەدەستهێنانی نمرەی باش و بۆ سەرکەوتنیان لە قۆناغەکانی خوێندنە من لەم ڕۆژانەیە بابەتێکم ڕۆژان بەڕاستی زۆریش قسەی لەسەر ئەەکەم لەگەڵ دایکان و باوکانی بەڕێزە بەڕاستی ئایا ئێمە چیمان کردووە بۆ پەروەردەی مناڵەکانمان ئایا ئەوەی کە دەگوزارێت و ئەوەی کە دەکرێت ئێمە ناوی لێدەنین پەروەردە ئایا هەر بەڕاستی پەروەردەیەکی ئەرێنەیە یا شتێکە لە کۆڵخۆکردنەوەی و تەنیا گەورەکردنێکی سادە و ساکارە و بەبێ پەروەردەیەکی دروست بەڕاستی ئێمە مناڵهێنانە دنیا ینی بە ئارەزومەندانەی خۆیان نیە ئەو مناڵانە کە دەیانهێنینە دنیاوە ئەرکێکی گەورە و قورسە لەسەر شانی هەر یەکێ لە ئێمەی لە دایک و باوە کە بڕیار ئەدەین مناڵێک بهێنینە دنیاوە دەبێت بیر لە پەروەردەکردن و دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ئەم مناڵە بکەینەوە ئەمسا بڕیاری هێنانە دنیای ئەم مناڵە بهێنین بە تایبەتی لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە کە بەڕاستی ینی ژیان گۆڕاوە و پێویستیەکان بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە
کۆی ژیان بە تەواوی گۆڕاوە وەکو پێشووتر نییە. طبعا پێداویستیەکانی مناڵ ئەتوانم بڵێم لە دوو لایەنی سەرەکیە خۆیەگرێتەوە. یەکێکیان پێداویستیە مادیەکانن کە ئەمە ئەرکی سەرشانی هەریەکە لە دایک و باوکە کە تا ئەم مناڵە ئەگاتە تەمەنی 18 ساڵ، یعنی پێداویستیە مادیەکانی لە ڕووی خواردنەوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی شوێنی مانەوەوە و لە بڵێن بەپێی پێویست پارە و ئەوانە بەڕاستی ئەمانە ئەرکی سەرشانی دایک و باوکە کە لە ڕۆ مادێکەوە ئەو پێداویستیانە پڕ بکاتەوە. ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر لە ئێستاە لە کۆمەڵگەی کوردی ئێمە لە کوردستانە تا ڕادەیەکی زۆر ئەم لایەنە فەراهەم کراوە، ئەم لایەنە دابین کراوە. بەڵام ئەوەی گرنگی پێ نادرێ بەڕاستی لایەنی معنەوی مناڵەکانمانە کە ئەمە زۆر زۆر گرنگە و بنەمای پەروەردەیەکی تەندروست و گونجاوە بۆ مناڵەکانمان. من حەزەکەم قسە لەسەر ئەوە بکەم ئێمە پەروەردە ینی زۆر هەڵە لە مەسائیلی پەروەردە تێگەشتوین. پەروەردە هەر دابینکردنی پێداویستیە مادیەکان نیە، پێداویستیە معنەویەکان. لە پێداویستیە معنەویەکان مامۆستا کوردانی ببن بابەتەکانم جا کردوتەوە ببوورە. ینی ئێستا حەزەکەم زیاتر قسە لەسەر ئەو بابەتا بکەین کە پێدانەوەی نمرەکانە کەسایەتی ئەم خوێندکارە نەشکێنرێت لەوەی کە نمرەیەکی کەمی هێناوە، ینی کەسایەتی دروست ناکرێت بۆی کە تۆ زەنشتی بکەیت. حەزەکەم قسەی لەسەر و بابەتە بکەین، دواتر قسە لەسەر ئەرکی دایبابام کەم لە بابەتی پەروەردەکەیە چی بکرێت. ینی ئێستا ئەم بابەتانی کە تۆ باست کردوانێ زۆر مەفهوم بێت لای دایک و باوک گەشتووە ئەوەی کاڵێن نازانم پارەی بۆ دابین بکە، جانتایکی باشیە بێت، جلوبەرگێکی باش بێت، ئەمانە لەوانەیە گەشت بێت. بەڵام ئەوی کە نەگەشتووە وەکو خۆت وتت لایەنە معنەویەکەیە، لایەنە پەروەردەیەکەیە، نمرەیەکی کەمی هێنا و سەرزەنشتێکا وای لێکات کە ئیشکێنێت بۆ هەموو تەمەنی کەسایەتی نەبێ. بەڵێ ئەزانی چۆنە لێرە من ویستم بڵێن لە دابینکردنی پێداویستیە معنەویەکانەوە بچمە ناو ئەوەی کە بیبەسمەوە بەهێنانی نمرە و دەرەجە و کارتەکان و ئەوانە. طبعا لە 2 ساڵی پێشووترا بڵین لە 2-3 ساڵی پێشووترا بەهۆی بایکۆت و بەهۆی ئەو وەزعانە هەموار و قەیران و ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە بووە تا ڕادەیەک بڵین خوێندن کە ناوی ئەنین پرۆستەی پەروەردە و فێرکردن و لە ناو خوێندکارانە بڵین بە خوێندن ئەناسرێتەوە. یعنی زۆر زۆر ئەو گرنگی پێنەدەدرا خوێندکاران منهەجێکی کەمیان ئەخوێند، یعنی ئەیانتوانی بە ئاسانی تر من ئەتوانم بڵێم دەرچن ئەوەی کە خۆمان پێی ئەڵێن تەنیا دەرچوون و ئەوە پێشووتر توانیانە دەرچوون. بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن شتەکە گۆڕانکاری بەسەرە هاتووە و پرۆژەیەکی نوێ بە ناوی بریتیش کانسل هاتوۆتە ناو سیستەمی خوێندنە تا ڕادەیەکی زۆر ئەرکی مامۆستا و خوێندکاری قورستر کردو و ئەرکێکی تری کردوێتە سەرشان. ئەمە من وێڕایی ئەوەی کە بڵێن چەندین ڕەخنەم هەیە لێ، بەڵام بە کۆی پرۆژەکە بە پرۆژەیەکی باشی ئەزانم واتە بۆ ئەم ساڵی خوێندن بۆ ئەم وەرزەی یەکەمی خوێندن یعنی قورساییەکی زۆر لەسەر خوێندکاران کەوتووە. ئەمە وای کردو خوێندکاران بۆ وەرزی یەکەمی خوێندن یعنی نمرەیەکی باش بەدەست نەهێنن. زۆربەی هەر زۆریان ئێستا من ئەگەر لە خوێندگاکەی بڵێن لە مەنتیقەی هەڵەبجە و ئەوانە پێت بڵێم بزەبت بە ئامارێکی تەواوەتی لە بەردەستمانیە، بەڵام ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر دەرنەچوومان هەیە ئەوانەی کە لە سێوانە زیاتر کەوتون. ئەمە جۆرێک لە نائارامی و ترس و قەلەقی و ناخۆشی یعنی لە لای خوێندکارەکان دروست کردووە بەوەی کە چۆن ئەم بابەتە بگەێنە ماڵەوە و چۆن ماڵەوە یعنی لەم شتە قبول بکەن. ئێمەی دایکان و باوکان بەڕاستی ئەبێ لە جیاتی ئەوەی کە سەرزەنشتیان بکەین. ئەزانین یەکێک لە بنەماکانی پەروەردەکردنی دروست ئەگەر بمانەوە پەروەردەیەکی ئەرێنی بۆ مناڵەکانمان بکەین ئەوەیە کە نابێت چاوترسان و نابێت ترسان و تووڕەبوون و سزامان هەبێ. سیستەمی نوێی پەروەردە پێمان ئەڵێن لە جیاتی ئەوەی کە تۆ سەرزەنشتی بکەی، لە جیاتی ئەوەی کە لی بدەی، لە جیاتی ئەوەی کە چاوترسێن و وای لێ بکەی ترسی لا دروستکەی، وەرە فێری هاوکاری بکە، وەرە فێری بەشداریکردنی کارای پێ بکە، وەرە فێری ئەوەی بکە کە هەست بە لێپرسراوێتی بکە، وەرە فێری ئەوەی بکە وەرە دەستگیرۆیەکی ئەم مناڵە بکە لەوەی لە جیاتی تۆ 3 دەرس کەوتووە 4 دەرس کەوتووە سەرزەنشتی بکەی بۆ کەوتوی وەرە لەگەڵ مناڵەکە تا بەڕاستی ببە بە هاوڕێ، بەڕاستی ببە گفتوگۆیەکی دروستانە لەگەڵ ئەم مناڵەیە بکە، بزانە هۆکاری کەوتنەکەی چییە، وەرە
یارمەتیدەر و ڕێنیشاندەری بە لەوەی کە ئایا هۆکاری کەوتنەکە چی ئەڵێ بەشێکی ناگەڕێتەوە بۆ خودی خۆمان، بەشێکی ناگەڕێتەوە بۆ ئێمەی دایکان و باوکان کەوامان کردو ئەم مناڵەمان، یعنی بەڕاستی ئەوەی کە لە خوێندنگە فێری بۆ ئەوەی کە مامۆستاکان پێیان وتووە بە باشی نەگەشتووە، بۆیە بۆتە هۆکاری ئەوەی کە لە سێوانە یان بەرەو ژووریا لە چەندوانەیەک زیاتر بکەوێت. من یەک شتم لێرە حەزەکەم باسی کەم بەڕاستی لە کاتی تاقیکردنەوەکانیش پێش تاقیکردنەوەکان من دانیشتنم لەگەڵ دایکان و باوکانی بەڕێزدا کردووە، بەڕاستی یعنی کاتەکان ئەبێت فێری ئەم مناڵانە بکەین، بزانین چۆن کاتەکانیان دابش بکەن، فێریان کرد پێش تاقیکردنەوەکان. ئێستا بڵێم ئەم وەرزیە کەمە ڕۆیتە لە بەر نمرەی وەرگرتەوە لە جیاتی ئەوەی سەرزەنشتی بکەیت و لە جیاتی ئەوەی لی بدەیت و چاوترسێنی بکەی وا بزانی بە هەڕەشە و بە گوڕەشە و بۆ چاوترسانەوەیە بۆ وەرزی دووەم باشترە بێ. ئەوە بێگومان من پێتەڵم دایک و باوکی بەڕێز ئەوە تۆ هەڵەیت ڕەنگە چارەسەرێکی کاتی بێ بۆ ئەوە لەو کاتەیە بڵێن خێرا دەست بکات بە سەعیکردن و ئەوانە، بەڵام چارەسەرێکی ڕیشەی نییە و تۆ فێرت نەکرد، فێری هەوڵدانت نەکرد، چونکە بە چاوترسانەوە ئەوەی کە ئەتەوێ ئەو پەروەردە دروستەی کە ئەتەوێ بەڕاستی ناگات. دایکان و باوکانی بەڕێز من هەندێک جار گلەیم لێیان هەیە بەڕاستی یەکێک لە خاڵەکان کە ئێستا زۆر خوێندکاران پێوەی باوە یاریکردنی پەبجیە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەکارهێنن و یعنی ماوەیەکی زۆر بەکارهێنانی ئینتەرنێتە و نەخەوتنە لە کاتی خۆیان و نەخواردن، یعنی بەڕاستی خواردنی دروست. باسی ئەو بابەتەشەکەم وەکوتم، یعنی بەسە بێ زیاتر فۆکس لەسەر ئێستا ئەم بابەتەی یەکەم بکەم کە لەسەر هێنانی نمرەکەی تۆ دیارە لە یەکێک لە خوێندرگاکانی شێسە گوێمان لە زەنگەکە بوو کە جەرەس لێ یاوزام خوێندرگای شەهید عەبدوڕەحمانە لە شاری هەڵەبجەی شەهید. مامۆستا هەندێک کەسی دیکە هەیە ئێستا لە جێگەی لێدان بابەتێکی دیکە بەکاردێنن لەوەی کە سزای معنەوی دەدەن. بۆ نمونە خوێندکارەکە کە دەرەجەی نەهێناوە پارەی ڕۆژانەکەی لێکەمەکەنەوە، چوونە دەرەوەی لێکەمەکەنەوە، ئەمانە بزانم بۆ چوونی ئێوە یان وەکو توێژەری کۆمەڵایەتی لەسەر ئەم جۆرە سزایان. سزای جەستەیی نییە بەڵام سزای معنەویە. سزای معنەوی من وەکو خۆمەتوانم پێت بڵێم لەگەڵ هیچ جۆرە سزایەکانیم نە سزای مادی نە سزای معنەوی بەسەر خوێندکارەکانە بکرێت، بەڵکو ئەوە ئێمەین دەبێت یعنی مناڵەکانمان وا فێر بکەین لەسەر ئەوەی کە هەڵەیەکی کرد خۆی هەست بە لێپرسینەوە بکە، یعنی هەموو هەڵەیەک یعنی بیخەیتە بەردەستیت ئەمە چۆن وای لێ بکەین ئەم بابەتە هەڵە و ڕاست کامەیە. ئەم بابەتە زین چۆنە لە هەموو دنیاە ئێستا پەروەردە بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتەکانە زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە، سزا یعنی سزا و چاوترساندن نەماوە، ئەمە نابێ هەبێ بەڕاستی کاگڕێبین. ئەوەی کە هەبێ من حەزەکەم طبعاەوە هەمووی پێیوەستە بە پەروەردەیەکی دروستەوە. من مناڵەکەم طبعا تۆ پەروەردە ناتوانانی بڵێ من لە ئێستاە سیستەمی پەروەردەکەم ئەگۆڕم و ژیانی کۆمەڵایەتیم ئەگۆڕم، چونکە ئەگەر من توانیم لە مناڵیەوە مناڵێکی تەندروست و بە ئاگا بهێنمە بەرهەم و دروستی بکەم، دڵنیام لە دواترە هەست بە بەرپرسیارەتی ئەکا و هەست بە هەڵەکانی خۆی ئەکا. چونکە تۆ من حەزەکەم یەک نمونەی بەسیط جیال لە خوێندن و جیال لەمانەت بۆ بهێنمەوە کە ئەمە نمونەیەکی باشە بۆ ئەوەی کە کەسێک کارێکی هەڵەی کرد لە جیاتی سزادان و لە جیاتی چاوترساندن من چۆن یعنی فێری بکەم کە ئەمەی کردوێتی هەڵەیە. بۆ نمونە مناڵێکی بچووکت هەیە باشە پێی ئەڵێ ئەو قاپەم لەسەر مێزەکە بۆ دانێ، باشە ئەو لەسەر مێزەکە دایەنێت و سفە لە قەراغی مێزەکەیە قاپەکە ئەکەوێتە خوارەوە و ئەشکێ. لێرەیە دوو شت ئەتوانین بکەین پەروەردەیەکی دروستە، یەکێکیان دروستە و یەکێکیان نادروستە. طبعا ئەگەر یەکەم جار من ئەوەت پێ بڵێم یەکسەر یعنی بەو زمانی کە ڕۆژانە ئێمە لەگەڵی ڕاهاتوین بەداخەوە ئەڵێم زۆربەی هەرە زۆرمان ئەوە هەیە دەستی بشکێ ئەوە چاو نەیبینی ئەوە چۆن ئەوەت خستە خوارەوە، یعنی بەڕاستی لاچە لەبەر چاو مێشکە تێگام ئەمە بۆ شکاندنی قاپێک.
ئایا ئەم مناڵە لێرەیە لەم کردنی هەڵەیە بەم چاوترسان و بەم لێ تووڕەبوونە هیچ فێر بوو بێگومان پێتەڵم نەخێر ئەی ئەگەر هەمان کردە لە کاتی شکانی قاپەکەیە ئێمە ڕاستەوخۆ بڵێن کۆی کەینەوە ئەو مناڵە بەبێ ئەوەی تۆی پێی بڵێ وەرە یارمەتیم بە خۆیەت یارمەتیت ئەیە لە کۆکردنەوەی قاپەکەیە و ئەتوانی بە پرسیارێکی سادە پێی بڵێ ئایا ئەتوانین ئێمە قاپەکە چاکەینەوە بێگومان یەکسەر هەست بەوە ئەکا کە ئەم قاپە شکانێتی عنی ئەبێ جارێکی تر بە ئاگایانەتر مامەڵە لەگەڵ قاپەکەیا بکە و دواتر هەر ئەوە ئەتوانی ینی تۆ پێی بڵێ اختیاری بخەیتە بەردەست لەوەی کە تۆ چ قاپێکی ترت پێ باشە بیهێنە داینێ لەگەڵ خۆمانە لێرەیە تۆ چی فێر بوو یعنی هیچ سەرزەنشتێکت نەکرد لە هەمان کاتەسەر بابەتێکی دیکە کاتەکەمان زۆر کەم ماوە دەستت خۆش بێ بابەتەکە زۆر باش بوو خوێنکار بۆ دروست نەکراوە تەنها نمرێکی بەرز بێنێ بۆ بابەتێکی دیکەی گەورەتر هاتوونەتەن ئەم دنیایەوە تەنها خۆشبەختترین ئینسانەکان ئەندازیار و دکتۆرەکانین ئەمە بێگومان بەڵام ئەوێ بچمە سەر ئەو بابەتەی کە وەکو دواپرسیار بێ کاتمان هێندە نەماوە ئەرکی دایبابان بەرامبەر بە منداڵەکانیان لە ڕێخستنی کاتەکانیان لە پلان لە کاتی خەوتنیان لە بەکارنەهێنانی تەکنۆلۆژیا هێندا ئەو بابەتەش حەزەکەم قسەیەکی لەسەر بکەیت. باشە ئەزانی چی ئەوە من بە دڵنیایی پێتەڵێم کە سەردەمەکە گۆڕاوە یعنی بە ئاسانی ئینتەرنێت و مۆبایل و ئامێرە زیرەکەکان و تیڤی و ئەمانە یعنی تەواو خەریکە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ئێمە کۆنتترۆڵەکەن ئەگەر بەرنمەیەکی باشمان نەبێ بۆ مناڵەکانمان ئەگەر بەرنمەیەکی باشمان نەبێ بە تایبەتی بۆ خوێندکارەکانمان لەم وەرزی خوێندنەیە بەڕاستی ئێمە یەکێک ئەبین لە هۆکارەکانی شکستی نەوەکانمان بەوەی یعنی من پێتەڵێم لە سەدا 93 ئەوانەی کە ئەمە طبعاً بەپێی نوێترین توێژینەوە لە سەدا 93 ئەوانەی کە ئامێرە زیرەکەکان بەکارێنن تۆڕە کۆمەڵایەتەکانیش بەکاردەهێنن طبعاً ئەم مناڵانە کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنن بەڕاستی لەبەر ئەوەی هیچ فیلتەرێک نییە بۆ بەکارهێنانیان و هیچ پێشینەیەکیشمان نییە بۆ چۆنێتی بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەمە دنیایە لێکەوتە و دنیایە یعنی دەرەنجامی خراپی دروست کردووە بۆ کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و کۆمەلگایەکی دروست کردووە بەڕاستی من پێتەڵێم ئەها ڕووکەشگەراین بەس بە چاو بیرەکەینەوە بەس بە چاو بڕیار ئەدەین یعنی بەبێ ئەوەی بچینە ناوەڕۆکی شتەکانەوە ئەرکی ئێمەی دایک و باوکان بەڕاستی زۆر قورسە ئەبێ من کاتێک کە باسی پەروەردەیەکی دروستەکەم ئەبێ لە خودی خۆمەوە بگۆڕم ئەگەر من توانم خودی خۆم بگۆڕم ئەگەر من وەکو دایک وەکو باوک توانیم خۆم بە تەواوی پەروەردەیەکی دروست بکەم خۆم توانیم خۆم بگۆڕێم و بە ژیرانە بیر بکەمەوە ئەتوانم نەوەیەکی باشیش پێشکەشی کۆمەلگا بکەم یەکێک لە خاڵەکان کە حەزەکەم زۆر باسی کەم ئەوەیە کە تۆ نابێت یعنی بە مناڵەکەت بڵێ ئینتەرنێت بەکارمێنە بە مناڵەکەت بڵێ مۆبایلەکەت بکوژێنیتەوە لە هەمان کاتان من خۆم دانیشتوم یعنی خەریکی ئینتەرنێتم من ناتوانم بە مناڵەکەم بڵێم بڕۆم بخەوە بەڵام خۆم ئەم مۆڵە و ئەو مۆڵەکەم بەڵام خۆم خەریکی دەمەتەقێم لەگەڵ کەسەکانمە خەریکی گڵە بە ڕۆژە خواردن و خەریکی بۆ نمونە هەتانی وەشە و سیرکردنی یاریم یعنی ئەگەر بمانوێ مناڵەکانمان بەم جۆرە بخەوێ بۆ ئەوی بەیانی زوو وەکو ئۆپەراسیۆن هەڵمەکوتینە سەریان و لە پڕبەتانێکە لە سەریکە بڵین لە سەری لادەین و هەستە درەنگە بۆ مەکتب من ئەبێ پێشتر یعنی بەڕاستی پێشتر ئامادەسازیەکم کردبێ بۆ خەوی مناڵەکەم ئەتوانی یعنی گەورەکان لەوانەیە پێویستی خەویان جیاوازتر بێ بەڵام مناڵ بەڕاستی زیاتر پێویستی بە خەوی زیاترە بۆی ئامادەیی هەبێت لە خوێندن ئامادەیی هەبێت لە مەکتەبەکەیدا بەباشی گوێ لە مامۆستاکەی بگرێ و یعنی زۆر ئەو نمونە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی کەیسن لە بەردەستی ئێمە هەمووی گرفتن یعنی زۆر بووە تەلەبە لە کاتی وانەیە خەوی لێ ئەکەوێ ئاگای لە دەرسەکەی بۆ نمونە نانێک بە دروست پاس ببوورە کاتەکەمان هێندە بوو ینی بابەتێکی زۆر باشت باس کرد لەسەرەوەی کە چۆن بکرێ و بابەتانە ڕێخەن ببوورە کاتمانە رێندە بوو بابەتێکی دیکەیە لە دەرفەتێکی دیکە بێگومان قسەی زیاتر لەسەرم بابەتەکەین زۆر سپاس کە مامۆستا کوردە باپیر توێژەری کۆمەڵاتی کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان نبوویت بابەتێکی باس کرد لە بابەتی سێرکردی یاری بەداخ ینی زۆرکردنی یاریەکان زۆربەی ئەو کاتانن کە ینی کاتی درەنگن تۆزێکەوە لەوانەیە قورس بێ مامۆستا کوردە زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ هاوکارانم زۆر سپاس بۆی کە تاوە پێسە بینەرمان بوون پڕکە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە
هەر شاد بن و خواتان لەگەڵ.